هاوکارانم ڕەنجە و کۆسار لە شاری هەولێرەوە پرۆگرامێکی تایبەتیان بۆ ساڵیادی ڕاپەڕینە جەماوەرەکەی شاری هەولێر کە ئەمڕۆیە ئامادە کردووە بینەری کورسان نیوز بن. ڕەنجە کۆسار بەیانیتان باش. بەڵێ ئاکان بەیانیت باش سڵاوت لێبێ. ئەمڕۆ لە شاری هەولێرین لە قەڵاو منارە ئەو شارەی کە 34 ساڵ لەمەوە پێش بە پشتیوانی دانیشتوان و هاوڵاتیان و هێزی پێشمەرگە و یەکێتی نیشتیمانی کوردستان توانرا ئەو شارە لە دەست گەورەترین ڕژێم لە دەست دەسەڵاتێک کە چوارەم دەسەڵاتی ناوچەکە بۆ ئازاد بکرێ. ئەمڕۆ 11 ئازارە هاوکاتە لەگەڵ ڕێکەوتنامەی 11 ئازار. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارم ڕەنجە لە شاری هەولێر کۆمەڵێک قسە و گفتوگۆەکەین لەسەر ڕزگارکردنی شاری هەولێر و ڕاپەڕینە مەزنەکەی شاری هەولێر بە میوانداری کۆمەڵێک لەو ئازیزانی کە لەو کاتەیە بەشدار بوون، چێ وەکو هاوڵاتیەک بێت، چێ وەکو پێشمەرگەیەک بێت، چێ وەکو ڕێخستنەکان بێت. جا ئەمڕۆ ئێمە میوانین لای ڕەنجە و لای میوانەکانیشمان میوانین، بۆیە بەرنمەکە ئەتوانم بڵێم ئێمە هاتوین بۆ لای ئەوان. ڕەنجە بەیانی باش. بەیانی باش، بەیانیتان باش، بەخێر بێن، خۆتان خاوەن ماڵن، هەولێری هەمووانە. بەدڵنیایەوە ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لەو هەولێریەکان، ساڵیادی ڕزگارکردنی هەولێر، ڕاپەڕینە مەزنەکەی هەولێر. دیارە لەم ڕۆژەدا کۆمەڵێک ئەڤاڵ، کۆمەڵێک تێکۆشەر ڕۆڵی گرنگیان هەبووە. ئەمڕۆ بەشێکیان لەگەڵ ئێمە دەبن بە خۆشحاڵیەوە. کاتمەلاقادر لێپسراوی ڕێخستنەنێینەکانی ناوشار خاتوو گەلاوێش یەکێک لە بەشداربووانی ڕاپەڕین و لە ڕێخستن، هەروەها کاک دکتۆر ڕێبوار پێشمەرگەی دێرین و یەکێک لەو کەسایەتیانەی کە هەم لە ڕێخستن هەم لە پێشمەرگی دێرین ڕۆڵی گرنگیە بووە. بەخێر بن سەرچاوان. بەیانی هەولێر باش، ئازادیشان باش. بەیانی باش، بەیانیان باش، بەخێر بێن بۆ پایتەختی هەرێمی کوردستان. کاک دکتۆر، لەو بەیاننامە دەست پێ دەکەین بروسکەیەکەیە دەڵێ لە باوکی ڕێناسەوە بۆ شانە چەکدارەکانی بروسک. بروسکەکە لە ئێوە وەکو هێزی پێشمەرگە بۆ ڕێخستنەکانی ناوشار. کاک مەلاقادر، ئەم بروسکەیە چتان بیر دێنێتەوە؟ ئەم بروسکەیە چۆن گەیشت بە ئێوە؟ لانەکانتان چۆن داڕێت لەسەم بروسکەیە؟ زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی ئازیز. بەم یادە پیرۆز و پرسەروەریەوە سەرگە ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ هەموو شەهیدانی ئازادی خوازی، شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان، شەهیدانی ڕاپەڕین، تێگڕای شەهیدانی کوردستان و بە تایبەتیش بۆ شەهید بەختیار و شەهید محەممەد کە ئەمانە دەستە چیلەی یاخود بڵێن مەشخەڵی گڕی ڕاپەڕینن لە کوردستانە. ئەوان لە 4 مانگ جانی خۆیان کردە قوربانی، جانی خۆیان کردە ئەو مەشخەڵی کە ڕاپەڕینی پێدابگیرسێنن. لە 4 مانگ خۆپیشاندانێک ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ هێزەکانی حکوومەتە ڕوویدا. لەو ڕوبەڕووبوونەوەیە ئەو بەڕێزانە هەرویشیان شەهید بوون. بۆ دوای ڕۆیەکەی من خۆم 3 جار ببورن 3 جار هەوڵمدا بچمە ناو خەباتەوە، لە خەبات بۆ حالتەکە دەورەی خەبات گیرا بوو نەیان هێشت. ترگەڕامەوە بۆ ناوشار. ئێمە گروپێکمان هەبوو ئامادەکاری ڕاپەڕین، مامۆستا خالید هەلاج، ئەحمەد بچکۆڵ، شاسوار، بەندە، شەید خولەش وەکو مەکۆی هۆنینەوەی هێزە کۆنەکان پێشمەرگە دانیشتوەکان لەگەڵ خۆمانە و لەگەڵ بەشێکی باشی جەماوەریشە هەر لەگەڵ خۆما بوو لێوێ بوو، هەر لە ماڵەکەی خۆمانە بوو. دانیشتین سعات 3 دوای نیوەڕۆ. من پێشنیاری ئەوەم کرد ئێمە پێویستە ڕاپەڕین دەست پێ بکەین لەبەر ئەوەی ئەم شەهیدانەمان داوە، ئەمە وەڵامدانەوەی نەبێت کارەساتی گەورەیە. لە ئەم شەیدانە پێش ڕۆژی ڕاپەڕینەکە بوو، ئەمە مەشخەڵی ڕاپەڕینەکە مەشخەڵی ڕاپەڕینەکە بوو. ئەمانە ئەفەوی
جوڵانوەیەک لە خەباتە ڕوویدا بوو باشە کاتمەلەوە بزانم قەڵات زەی بوون ئەوان یەکیان خەڵکی لای مەخمورە یەکیان خەڵکی قەڵازێ بەختیار خەڵکی قەڵازێ محەممەد خەڵکی لای مەخمورە تێگڕای ناوچەکانی کوردستانە حیسابکە ئیتر من پێشنیاری ئەوم کرد دەبێت ڕاپەڕین لە بەیانیەوە دەست پێ بکەین نەک بیخەینە دواتر وتیان هێشتا قیادەی یەکێتی بڕیاری نەداوە ناکری ئێمە دەست پێ بکەین منیش وتم ناکرێ ئێمەش ڕاپەڕین لەبار بەرین ئەم فرسەتە کاتۆتە پێشەوە حکوومەتی عێراقیش پەیتا هێزی دەهێنا بۆ ناو هەولێرەوە ڕاپەڕنی جنوبی تێکشکاند بوو دەستی کرابووە معلوماتشی هەبوو کە هەموو شتێک ئامادەکرا و ڕاپەڕین دەکرێت بۆیە زۆر بە پەلە بوو لەوەی شوێنەکان کۆنتترۆل بکاتەوە ئیتر بڕیارمادا ڕاپەڕین لە 5 مانگە و دەست پێ بکرێ و بە بەرنامەش شوێنەکانمان هەڵبژار پێشنیاری ئەومان کرد کە یەکەم شوێن دەبێت لە ڕانیەوە بێ ئەو شوێنانە بێت کە هێزی پێشمەرگە بە ئاسانی بیگاتێ بۆی بتوانین بیپارێزین ئێمە ئەگەر بمانێت ئێستا هەولێر ئازادکەین پێمان ئازاد دەکرێت بەڵام پێمان ناپارێزرێ بەڵام ڕانیە ئازاد بکەین پێشمان دەپارێزرێ و پێشمان ئازاد دەکرێت ڕۆژی دوای ئەو بازیان و باینجان بۆی سلێمانی داببڕین لە کەرکک کە سلێمانیمان دابڕنی لە کەرکک سلێمانیش ئازاد دەکرێت بۆ ئەمە نوێنەرماندار بۆ بازیانیش و بۆ ڕانیەش کاگەحمەد بچکۆڵ ماوە خۆی لە ژیانە لە خۆ بە زیاد بێت لەگەڵ محەممەد گەرسۆناویش بووە بە پارتی لای خۆمان نەماوە ئەوان هەر ئەو ئێوارەیە ناربان بۆ ڕانێک کاگەحمەد خۆی سەرپەرشی ڕێخستنەکانی منطقی قەڵاتزێشی دەکرد بۆ بەیانی ئەو زەنجی ڕاپەڕین لە ڕانێ لێدراو بە ئاسانی نەک زۆر بە ئاسانی بەڵام بە هیمەتی جەماوەر و بە هیمەتی ڕێخستنەکان و بە هیمەتی شانە چەکدارەکانی ناوهێزەکانی حکومەت کە هەمان بوو لەوێ ژمارێکی زۆر باشمان هەبوو توانرا ڕانی ئازاد بکرێ و توانرا بشپارێزرێ شوێنی تریشی پێوە ئازاد بکرێت چ بە زۆر هەوڵیدا شوێنەکان بگرێتەوە تا هێزی پێشبەرگە گەیشت دوو ڕۆژی پێچ و هێز پێشمەرگە گەیشت ناوێ بەڵام پارتیزانەکانیشمان لە ناوە بوون ئەوانیش هیمەتێکی زۆر باش بوون پێشمەرگە کۆنەکانمان ئەوانی کە ناو شارەکان نابوون ئەوان هیمەتی زۆر باش بوون دوایی لەسەر باسی ئەو پێشمەرگە پارتیزانانەوە و چۆنیەتی دەست پێکردن بە تایبەت لە ناو شاری هەولێرە بەڵام بە چمە لای خات و گەلاوێش دوایی لەگەڵ جەناب تا بەردەوامە بینەوە کاکمەلا خات و گەلاوێش کە باسی ژنەکرێ ڕۆڵی ژنی تر ئەمە لە ماڵەوە و لە دەرەوە لە هەموو شوێنەکە و یعنی بێژن ناکرێ هیچ شتێک توای لێ هاتووە بمانێت و نەمانێت تازوای لێ هاتووە ئەمێ بۆم باس بکەی ڕۆڵی ژنان لە ڕاپەڕینە یعنی ئێمە لە سلێمانی کۆمەڵێک ژنمان هەبووە کە بەشدار بوون لە ڕاپەڕینە لە ڕانیە حتا لە سلێمانی شەهیدمان هەبووە لە کەلار ئەمێ باسی ئەوم بۆ بکەیت لە هەولێر ڕۆڵی ژنان چۆن بوو لەو کاتیا لە دەستپێکی ڕاپەڕین لە شاری هەولێر بەیانی یادی ڕاپەڕینتان پیرۆز بێ و باش بێت پیرۆزبایی لە هەموو گەلی کورد دەکەم لە هەموو کوردستان و بە تایبەتی لەو ڕۆژەدا لە شاری هەولێر دەکەم دەستخۆشی لە هەموو شانە چەکدارەکان دەکەم و بە تایبەتیش باوچی ڕێناس کە پەیامەکەی گەیاند بۆ هەولێر و هەموو شانە چەکدارەکان پێشتریش ئاگادار کرابوونەوە من لە ڕێگای برامەوە چونکە براکانم دویان پێشمەرگە بوون زۆر هاتوچی دەرەوەم دەکرد لە 85ەوە من لە ناو ڕێخستنەکان نێنەکان بووم پەیوەندیم لەگەڵ کاکسەردار هەبووی ئێستا کاکسەردار مایە لە ژیاندا ئەلحەمدولیلا کە گیرا لە یادام بوو بەڵام ئەلحەمدولیلا ئێستاکە لە ژیانە و لێرەش دەوام دەکاتن هەر ناو مەکتەب سیاسی ئەوەی ڕاستی من کە هاتوچووی ناو پێشمەرگەم دەکرد و دەهاتم و دەچوم و راپۆرتم دەی ناو دەبر ئەو کاتی زۆر لە تەمەنەکی گچکەدا بووم بەڵام ئەلحەمدولیلا زۆر جەریء بووم هەستی کوردایەتی خێزانەکە مایلی کرد بووم کە هەمیشە کورتپەروەر بین ڕاستە بابی من لە عایلەتی شیوعی بووە بەڵام بۆ خۆمان لە ساڵی هەشتاوە لە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بە خۆمان و برام و ئەوانەوە من ئەو ڕۆژت بۆ باز دەکەم بەڵێ ئەو ڕۆژێت بۆ باز دەکەم ئێمە زووتر پێمان وترا بوو کە ئاگاداریش بووین لە ڕادیۆ گەلی کوردستانەوە کە ڕاپەڕین دەستی کردەوە بە حەماسەوە خەڵکەکە بەرەو پیری
پێشمەرگەکانەوە دەچوون و شانە چەکدارەکان ئاگادار کرابوونەوە من یەکێکم لەو ژنانە کە ئاگادار بووم ئەو ئێوارەی بانجیان هاتنە ماڵی خۆمان برادەرێک احتیمالەکە کە دکتۆر بیناسی کاگران ستاهر هاتە کنم گوتی ئیشمان پێێتە دەبی ئیشەکان کە گوتم فەرمو هەمیشە ئامادەمە گوتی دەبی هەتاکن فلکەی ئیسکان بچی تاقی بەچی ئەوەمان لۆ بکەی ئی فەرقی فاڕۆق بەڵێ ئێستا وەزارەتە گوتم باشە بەسەر چاوەر ئێستا دەچم بە شێوێ کۆبوونەوەمان کردبوو تەبعاان کە چوم ئەبان بە خۆمدادا دنیا زۆر مشەوەش بوو وەکو خۆڵی بەسەرداکرابی هەولێر ئەگەر چوم تەمەشام کرد جەی شعبی و ئەمن و ئەوانە ترافگدایتی ئیسکان لە چێن دەرە ئەلەوێن دەرێ ئێستا ئەو دەمی ترافگدایت نەبوو لەوێ کۆمەڵ ڕاوەستا بوو فسکە پشتیان دەکرد و سەیری هەر چوار ڕێیانکانیان دەکرد و یەکێکیان پێ کوردێک بوو پێگوتم خاتون وەرە بگەڕێوە دەچێت چیە میش دەمیز بەرە و لای فەرقەی فاڕۆق بچم بۆ لای حەمامی ئیسکان بازاری ئێستای ئیسکان ئەو کاتیەوەها بازارە کەشی قەرەبارخ نەبوو تاک بوو یەکسەر گەڕاندمیەوە هاتمەوە بە کۆرانێکی ئەو بەری خواردتر هەر لە شێستی چوومە ناوێ بەرامبەر مارێ ئەسعەداغەیەرچی چوومە ناو ئەوەی تەمەشام کرد ئەینە شت هەموویان کۆبوونەوە لە منتقەی فەرقەی لە کنتانچی سەیداوی ڕاچوم هاتمەوە چوم پێم گوتم کاکە وەڵڵای وەزعەکە زۆر شلۆقە زۆر دەترسێن هیچیان پێ نەمایە وا پێدەچیتن گوتیان زۆر باشە وە بوو بەیانەکەی گوتیانە تو حازر بە سبەینەکەی زوو سبەینێ ئەمن و برایەکەم سعات 6 هەستاین دەخەوێ ئەو کاتێ لە ڕسمەکانیش دەرچوە هەر لە فلیمەکەش دەرچووە لە ناو هەولێرە شەروانڵەکەم لە بەر ئەو فیلمە دەمەوێت لە لای کاکتۆر ڕێبوار کاک دکتۆر دوای ڕزگارکردنی ڕانیا دواتر سلێمانی ڕژێمی بەعەز هەموو قورسایی خۆی هێزی خۆی هێنا هەولێر ئێوەکو پێشمەرگە کە دەستان پێکرد لە شەقڵاوە بەرەو هەولێراتن تا چەند پلانی ئەوەتان دانابوو کە ڕوبەڕووی هێزێکی بەهێز دەبنەوە لە هەولێرەوە ئەمە چۆن دەستی پێکرد لەکوێ زیاتر ئێوە ڕوبەڕووی شەڕ بوونەوە بە تایبەت لە دەوروبەری هەولێر پێشدا خەڵبووتان بۆ لە هەولێر پێشەشی سەری ڕێزنوازیدا دەنێن بۆ شەیدەکانی ڕێگای ڕزگاری ئازادی خوازیگەری کوردستان و سڵاوم بۆ پێشمەرگە دێرینەکان بۆ خەڵکی شاری هەولێر بۆ خەڵکی کوردستان و بەعینتان باش ڕاپەڕین نەخشە داڕێژراو بوو لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە و ئامادەکاری زۆر گرنگمان کردبوو یانی هەروەها شتێکی سەرپێیی نەبوو لێکدانەوێکی سیاسی قوڵمان کردبوو لە بۆ ئەم ڕووداوانەی کە لە ناوچەکە هەیە بە تایبەتی لە عێراق دوای شەڕی ئیران و عێراق کە 8 ساڵ شەڕەکەی خایاند دەرئەنجامی ئەم شەڕە ئەم معادلەی سیاسی لە ناوچەکەی هەمووی گۆڕی بۆ ئێمە جەنابی مامجلال و سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کاتی لێکدانەوێکی قوڵی وەزعی سیاسیمان کرد ئەمە هە لە ساڵی 1970 دوای کشانەوەمان بۆ سەرسنوورەکان هێزی سوپای ڕزگاری کوردستانمان دروست کرد سرک یعنی ئەمە دەست پێشخەریەک بوو بیر باڕەهی یەکێتی وا بوو کە ئیتر خەباتی شاغ ڕەنگە بەهۆی عوکمەوەی کەەوە عێراق زۆر بەهێز بووە لە ڕووی چەکداریەوە ڕەنگە خەباتی شاخ چەکداری تۆزێک گرنجەکەی کەمتر بوو بێتن لەبەرەوەی پێویست دەکات گرنگی بە ناوشار بدەین گرنگی بە ڕێخستنەکان بدەین گرنگی بە ڕاپەڕینی ناوشار بدەین بۆیە دەستمان بەم بەرنمەیە کرد بەرنمەیەکی تێروتە سەر و ئێمە مەجموعەیە کەوادر و کەوادری سەرکردایەتی و جەنابی مامجلال و کاکنیشوان و کاکوسەد و کاک حەسەن کوێستانی و کاک ملازم عومەر و کۆمەڵێک کەوادری زۆر گرنگ کە لەم پرۆسەیە بەشدار بوون نەخشە و پلانێکی گرنگماندا ڕێژ کە بتوانین ئێمە ڕاپەڕین ئەم هەلومەرجەی کە لە عێراقی بگۆزینەوە و بتوانین بە ڕاپەڕینێک وەڵامی ئەم هەلومەرجەی ئێستای سیاسی کە دێتە پێش بدەینەوە بۆیە ئەم نەخشەیەمان داڕێژ نەخشەکە بریتی بوو لەوەی کەوە ئێمە هەوڵ بدەین هەموو مجەمعە زۆرە ملیەکانی کە دروست کرابوو لە کوردستان ئەمانە خۆمان بگەین ئەو مجەمعانەوە لێەوە شارەکان تەوق بکەین یعنی لە دەرەوەی شارەکانەوە بەرەو شارەکان بڕۆن شارەکان کۆنتترۆل بکەین و ئازادیان بکەین ئەم نەخشەیە بریتی بوو لەوەی کەوە هەموو هێزی بەرەی کوردستانی ئەو نەخشەی کە دامە نابوو دامەنە بەرەی کوردستانی و بەرەی کوردستانی پەسەندی کرد
ینی نەخشەکەی یەکێتی نیشتمانی کوردستان دایڕژ ودایە بەرەی کوردستانی ئەو کاتی بەرەی کوردستانی کاک مەسعود بارزانی سەرپەرشتی بەرەی کوردستانی یەکرد و کاک نیشوان جێگری بوو و جەنابی مام جەلالیش لاودەرەوە بوو سەرپەرشتی پەیوەندیەکانی دەرەوەی دەکرد لەگەر جوولانەوەی ئازادی خوازی گەلی کوردستان. ئەو نەخشەی چێ داینە لە ناو یەکێتیە کاک ئەم نەخشەیە چۆن داڕژرا ئەم نەخشەیە بیرۆکەکە لەوە دەستی پێکرد کە مام جەلال نامێکی بۆمان ئاراستە کرد وتی عێراق لە وەزعێکی سیاسی زۆر تەنگەشەدایە و ڕەنگە شتێک بک لە وەزعەکەدا بۆیە خۆتان ئامادەکەن خۆتان ئامادەکەن شەڕی ئێران و عێراق تازە ڕاوەستا بوو دوای ئەنفالەکان تەمەەن هەر لەگەر ئەنفالەکان ئەنفالی 1 و 2 3کە ئەنفالی 1 سەرکردایەتی بوو دۆڵی زاپەتی بوو دوایەکە ئەنفالی دوو گەرمیان ئەنفالی 3 ئێمە هێزێکمان داڕژ بەرنمەیەکمان داڕژ بە تایبەتی سنووری مەڵبەندی 3 با بێنەوە سەرەوەی ئەوەی لای سلێمانی وانە بۆ برادران سلێمانی ئەرۆڵا تەرکیزەکەمان زیاتر لەسەر ئەم سنوورە بێتە لە مەڵبەندی 3 ئەمە کۆبنەیەکمان کرد بە سەرپەرشتی جەنابی کاک عەبدوڕەزاق کاک عەبدوڕەزاق بیرۆکەی ئەوەمان هەبوو کە چۆن ئێمە ئەگەر هەموو شارەکان و سنوورەکان هەموو چۆل کرا و ئێز هەموو ئەوی کرد چۆن بتوانانی پەیوەندیمان لەگە شارەکان بێ بەرنمەیەکماندانە خەتێکی تەنزیمیمان دروست کرد کاک و شارە سوورماندانە لە هەولێر لە بۆ منتەقەی بەرانەتی و دۆڵی خۆشناوەتی لەوێ کاک بێستون لەوێ بوو کاک بێستون لە بۆ دۆڵی بالیستان کاک ڕێبین لەوێ بوو کاک ڕێبینیش بۆ دۆڵی چاورەیە کە ئەملێم ینی خەتێکی تەنزیمیمان دروست کرد ئەم چارکادیرە بەرنمەیەکی سڕی بوو زۆر بەنهێنیش داماڕێژ تەنیا ئەمە ئەو چارکەسە لە کۆبنەوەکە بەشداربووین لەگەر جنابی کاک عەبدوڕەزاق بەڕەحمەت بی ئەمە ئامادەکاری بۆ ئەوی کەوا ئەگەر لە حالەتێکە زۆر وەزعەکە ئاڵۆزبی ئەم خەتە تەنزیمی هەر ببینێ بۆ ئێمە متابعەی ناو شارەکان بکەین کاک و شارە سوور پەیوەندی هەبوو لەگەر ڕێکخراوی هەولێر و لە ڕێکخراوی هەولێر کاک و شارە سوور نامەکان و ڕاستپاردەکانی سەرکرداری کە دەبرتە ناشار و راپۆرتەکانی ناوشاری کە دەینا دەیدا کاک بێستون بینی بیداتە کاگرێبینی لە دۆڵی بارسان کاگرێبین دەیدا بە من ئەمن بیدەم بە سەرکرداتی کە سەرکرداتی لە قاسمەڕژ بوون. دکتۆر کە باسی ڕاپەڕی نەکرێ یەکێتی نیشتمانی کوردستان بە داینەمۆی ئەو ڕاپەڕینە داێنرێ کە باسی شاری هەولێری شەکرێ کەسایەتی کاکۆسرەت کە ئەتوانین بڵین یەکێک بوو لەوانەی کە بە سەرپەرشتی کاکۆسرەتوانرا شاری هەولێر ڕزگار کرێجا ڤیددیوەک هەیە فیلمێک هەیە کە گەلاشخان باسی فیلم و ئەمانەی کرد ڤیددیوەک هەیە کە جەنابتی تای لەگەڵ کاکۆسرەتە چیرۆکێک لە پشتەوە ڤیددیوەیە ئەو چیرۆکەمان بۆ بژێڕەوە ئەم چیرۆکە تەمان پاژەوەی کە ئێمە لە مەسیفی دەیما کاتینە مەسیف لە مەسیف بووین لەوێ شەو کۆبنەوەمان کرد بە نامەماندانە کە بەیانی سعات 6 هێرش بکەینە سەر هەولێر و هێزەکانمان دابش بوو ڕەتلێکمان هەبوو لە کۆیە ڕەتلێکمان هەبوو لە کۆیە کاک مامۆستا چەتۆ و مامۆستا بەکر و کاگرێبین وان ئەوان دانرا بوون کە بێن لە بنەسڵاوە لە کەس نەزان بنەسڵاوە دارەت و قوشتەپە بە ئەم خەتە ئایدی وان بوو خەتی ئەو بەر شاوێز پیرزین سێبیران ڕزگاری خەبات ئەوە ئایدی ئێمە بوو ئێمە دابش کرا بووین هەموو هەواڵان کاک بەکرە سوور کاک بڕهانی سەئی سۆفی کاک حەسەن شۆستانی لە بۆ ئەو بەیانی شەو هاتە بەستۆڕەی لە بەستۆڕەوە ئیتر بەرە و پیرزین و شاوێز بە ئیساب ئەوێ متقەیەکە زۆربەی خەرچی باڵەکایەتی لێبوو کاک حەسەن لەگەر هێزێکە هاتووەتر ئیتر ئەمە بەیانی سەعات 6 دەست بەکار بووین بۆ ئەویکەوە هەرکەس لە شوێنی خۆوە شوێنی ئەوەی کە تعلیماتی ئێمە لە نەخشەی ڕاپەڕین ئێمە نەدەبایە دەستکاری هیچ ممتلکاتی ئەمە بکرێتن نەخۆشخانە و مەکتەب و ئەمانی دەوائری حکومەت هەموو دی پارێزێت تەنیا ئەو شوێنانی کە بۆمان هەبوو کە بیکەنە بارەگە ئێستا بۆت باز دەکەم کە بیکەنە بارەگە تەنیا مەقەری جێی شعبی و لەگەر ئەمن ئیستخبارات ئەوانە بۆمان هەبوو بکەن باقی تێدەوایە بپارێزرێ یعنی ئەمە نەخشەی ڕاپەڕینەکە بوو ئێمە کە هاتینە هەولێر من لە ساعت 8ەوە گەیشتینە فولکەی ئەنکاوە لە پلکەی ئەنکاوە مدەڕائەیەکمان پێبوو مدەڕائەیەکمان پێ من و مامۆستا خەتاب و کاک محەممەد فەقێ و ڕەسووی برایی و کاک فەهدی برایی کاک فەرۆقی علی مەولودی و یعنی 20 پێشمەرگە دەبووین مدەڕائەیەکمان هێنا بوو لە ڕانیەوە مدەڕائەیەکی بەرازیلی بوو مەتفەعی لەسەر بوو شارڕەشاش بێگەتەشی لەسەر بوو کە هاتین لەوێ گوتیان تەقەبوو لە شعبەی ئیستخباراتی هەولێر کە ئێستا وەزارەتی پلاندانانە ئێمە هێرشمان کردە سەر ئەوێ
لەوێ ئەوێمان کۆنتترۆل کرد سێ ئەمنی تێدا بۆ ئەمنەکانمان گرت خەڵکیش بەلاشاودات خەڵکو و جەماوەڕ و ژن و پیا و گەنج و هەمووی لەگەر هێزی پێشمەرگە هێرشی دەینەوە وڵایتە لەوێ کە ئەوێمان کۆنتترۆل کرد ئێمە برە و ئیتر معسکەری هەولێر کە معسکەریشی گرنگ بوو عادەتەن هەموو دام و دەستگایەکانی حکوومەتی عراقی لە هەولێر لە ڕۆژئاوای هەولێرە بەشعبەوە بە ئیستخباراتەوە بە ئەمنەوە بە معسکەرەوە ئیتر ئەمە ڕوومە لە معسکەرمان تەواو کرد سعدیەک معسکەرمان تەواو کرد معسکەر لە معسکەر سێ سزنی تێدا بوو سزنەکانمان هەموو شکاند و ئازادمان کردن ئیتر کە معسکەرمان تەواو کرد هاتینەوە من هاتین لەگەر پێشمەرکان هاتینە مەجلیسی تەشریعی بڵێن پەرلەمانی ئێستامان کاکۆسە لەوێ بوو وڵات مەلایوت کاکۆسەستەکەم گوتی وەڵام مامۆستاندێک تەقەمایە باو تەقانش تەوابی وەڵام هەندێک پێنج و 10 دقیقە تەوا بوو گوتمی چ بکەین گوتم وەرە با بڕۆین بێکەوە کاتی خۆی کە تەنزیمات بوو لەناو هەولێرە عادەتەن هێواران هەموو تەنزیماتەکان ئێمە خوڕدە بوونەوە لە بن قەڵاتێ چاخەنەی بێخاڵ هەبوو چاخەنەی لە یاری هەولێرە بوو لەو منتقانە پیاسەمان دەکرد و یەکتریمان دەبین و نەشرەمان دەدابێک و ئەخباری شۆڕش و ئیتر چاڵاکەکانی خۆمان یەکتریمان دێدی و زۆر جار من و کاکۆسەد ڕێک دەکەت جارێک کاکوسەت گوتی ڕۆژێک لەبەردەمی محافظەی ئێستا بووین وتی مامۆستا دەبێ ڕۆژێک بێتە من و تۆ ئە لەسەر ئەم محافظەیە وتار لە بۆ کچان و کوڕانی هەولێر بدەین ئازادی من ئەوم لە فکر بوو ئەمە ساڵی ئەمە 84 چوونە دەرێ 82 ئەم بیرەوەرەی خۆم بوو کاکۆسەد یانی اینجا کە معسکەرمان تەواو کرد هاتمە لای کاکۆسەد مەجلیس تەشریعی ئەو وەختی کە ئێستای پەرلەمانە کە ئیش تەوا بوو وی چی بکەین گوتم وەرە با بچینە محافظە وەکو ئەیام زمانی کە بەفکن بوو بەو یادا یان سیرکە وڵاتینە محافظە من ئەو هاتین چوونە ژووری محافظ و ئەوانە و سیرمان ڕسمی سەدام لەو گۆڕێکەتیەوە ئەمن ئەو کاتی خۆی کە بەو شێوە بەنهێنی وڵا هاتین دەرێ لەوێ کۆمەڵێک خوشک و ژن لەبەر دەرکەی محافظە ڕاوەسەر هەلیانێدا خێزانی کوڕە خەزوورەکەم بۆوانە زانی بێن ئەمە هاتین هەمویان هاتبوون هاتیبوونەکن محافظ زانی بێن کە ئێمە هاتینەوانە وڵات دەستیان بەهرارەی لەدان و ئەوانە کرد و ئەمەش هاتین دەرێ لەبەردەمی محافظە ڕاوەستین کاکۆسە گوتی چ بکەین گوتیم وڵا با پیاسەیەک بکەن وەکو ئەیام زەمان کو لە بن قڕاتی ڕخسنەکان هەموو پیاسەمان دەکرد با بێکۆ پیاسەیەک بکەین و سەبر بڕۆین ئەمڕۆ ئێمە بەچەکی پێشمەرگەی بەجل و بەرجی پێشمەرگەی بەسەر بەرجی هاتینەوە شارەکەی خۆمان بە شاری کوردستان شاری هەولێرمان ئازاد کرد کە پایتەختی هەرێمی کوردستانە کە شارێکی زۆر گرنگە لە بۆ حکوومەت هەم گرنگ بوو لە بۆ ئێمەش هەم گرنگ بوو وتی یاڵە بابن وەڵا هەندێک پێنجمان ما قورژیتیش با قورشی شێرە ئەویش هاتوو بەگەرمان کەتوانە و وڵا بەیەکەوە ئیتر پیاسەمان کرد و هاتین خەڵک لێمان خڕ بووە خەڵکەشی زۆر خڕ بۆوانەوەی سەبر هاتین بە پیان ئەگەما لەوە نەبوو کە کامرێکێ تەسوورمان دەکرد ئاگەما لەوە نەبوو بەبێ ئەوەی کەمیتیبالە بۆ ئەو کامرێ بکەین و ئیتر هاتین هەتا گەیشتە بانقی ڕاپیدێ هەتا بانقی ڕاپیدێ ئێستا بانکەمایە جا وەختی نادی مۆزەفین بەرامبەری هەبوو گەیشتنەوێت لەوێ تقریبان بۆ سعات چەند وڵا سعات 1 بوو لە بۆ سعاتی 2 ئەوانە گوتیتر چ بکەین گوتم بەڵام پێت باش نییە بچین تۆزی ساعتێک بکەین و پارانانێک بخۆین ئەو خەون و خەیاڵی کە هەتان بوو لە ڕۆژانی ڕێخستنەکانی ناوشار کردانە ئەمە بۆ ئەم خەونەمان خەونێکی دوور بەڵام بۆ واقعەک و لە ئازادکردنی شاری هەولێر شاری قەڵاو منارە ئەمە وەکو خەونێک و بەڵام واقعێکی ڕاستەقینە بوو کاک مەلا قادر ڕێخستنەکانی ناوشار و شانە چەکدارەکانی ناوشار بۆ پێشمەرگەش بەرەو هەولێراتن ئەم یەکگرتنەتان چۆن بوو و تۆ لەو کاتەیە هەستە چۆن بوو کە دوای ساڵانێک ڕێخستنی ناوشار ئیتر بۆ هاوڕێنت شار بیەوە کە پێشمەرگەنە و لە دەرەوە دێن بۆ ناوشار بەڵێ زۆر سپاس بەنسبەت ئەو واقعەوە تۆزە دەگەڕێتەوە پێشتر لە 9 مانگ کە حکوومەتی عێراق هێزەکانی زیاد کرد لە ناو شارە و بەرەتە جەولیدانە ئێمە مشەوەش بووین بەڕاستی کە کار بگاتەوەی هەولێر بە ئاسانی ئازاد نەکرێ بڕیارماندا هەوڵ دەین هێزی پێشمەرگە بۆ بەیانی بگاتە هەولێر ئازاد بکە من چوومە شەقڵاوە لای کاک تەحسین کاوانی کە جیهازێ بکەین بۆ هین بۆ برادران لە ڕانیە کەوێ ئازاد کرابوو چەند ڕۆژێکی پێچوو بوو بۆی بێن و پەلە بکەن لێوێ نانوشتووامان پێکەوە خواردەوەمان کرد لەگەڵ ئەوانەیە شەید عەبدوڕەزاق لەگەڵ پۆلی پێشمەرگەیە هاتنە ناو کاوانیان بە لە ماڵەکانی کاوانیان بوو ئەوسا کە گەیشتە ئەوێ
شاشکور بووینەوە بە یەکتری ئەمە حالەتێکی چاوەڕوان نەکرا و بەڵام تەمە ناخواز بوو کە ئەوم بینی تر من وەکو ئەو بوو لەلام کە کوردستان ئازاد کرابێ دڵنیا بووم کە هەولێرمان لە دەست ناچێ ئیتر شێد عەبدوڕەزاق پرسی وتی چۆنە لێرەی وتمەڵا بۆ حالەتێکی واوایی هاتوون وتێوە کە کۆسرەتوان لە بانەنۆکەن ئەوان لەو بەرەوە بوون بچن بۆ ئەوێ ئێمە ئێرە تەرتی بکەین لەگەڵ کاک واحد کاوانیە شانە چەکداری خۆمان بوو لەگەڵ پۆلی پێشمەرگەی سرکی ئەو کاتە ڕۆیشین چوونە بانۆک لەوێ بە کاکۆسر وان شاد بووینەوە لەگەڵ حەسەن شۆسانیە هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی تەمە ناخوازم بۆ کاکۆسرت کە تەندروستی وەکو ئەو سای لێ بێتەوە ئینشاءڵڵا کە باسی وەزعەکانمان کرد چۆنەوە چۆن نییە من وتم پێویستە بەیانی هەولێر ئازادکن وتی پەلەی ناوێ وتی لە ڕۆژێکی تاریخیە ئەجەویستم ئەو پرسیارە بکەم کاکمەلا خۆی قەرار بوو لە دەی مانگە ڕاپەڕین لە شاری هەولێرە دەست پێ بکە بۆ کاکۆسر خستی یانزەی مانگەوە ینی بۆ ئەو شتە چی بوو کە بچێتە ئەو ڕۆژە مێژوویەوە وتی یانزەی مانگ بۆ کورد خۆی ڕۆژێکی تاریخیە لە یانزەی مانگە حکوومەتی عێراقی دانی بە مافی کوردانەوە دۆکیومنتی ڕسمی مۆر کردووە لەسەرەوە بۆیە دەبێت لەو ڕۆژەیە هەولێر ئازاد بکەین وابێ بۆنەکانی هەولێر و بۆنەکانی کوردستان یەک بگرێتەوە بیرکردنەوەیکی تاریخی و بیرکردنەوەیکی لەو کاتە لەو ئەو بیرەوە هەبێ بەڕاستیەوە جێی ینی ئەوەیە کە شانازی پێوە بکرێت گەلی کوردە بە هەموو شتەکانەوەکی شانازین مەوزوعەکان هەر فەقرەیەکی ئەگری ئەوەی ترتێرەکات ئیتر نەخشە و پلانەکان بەتەواوی ڕوونکراوە چی بکرێ و چی نەکرێ و ئێمە ئەو بروسکەی بۆ دانین لە باوشی ڕێناسەوە بۆ شانە چەکدارەکانی بروسک ئێمە نزیکین لێتانەوە کە جۆتان لە بروسکەی بە خۆتان ئامادە بکەن لە شوێنەکانی خۆتان و بەیانێکی دەست پێ دەکەین ئیتر بەو شێوەیە من داوای ئەوەم کرد ئازادکردنی شەقڵاوە ئیعلان نەکرێت تا ئێمە دەگەینەوە ناوشار لەبەرەوەی کە ئیعلان کرا سەیتەرەکان هەموو دادەخرێ ئێمە ڕێمان لێ دەگیرێت لە چوونەوە ناوشار بەڵام هێشتا نەگەیشت بووینە مەسیف ئیعلان کرا بەڵێ کە ئیعلان کرا فعلەن کە هاتین گەیشتینە سەیتەرەکەی هەولێر هەمووی داخرا بوو من کاک نەدار کاک زاهرم لەگەڵا بوو لەگەڵ کاک جەبار شێخا زابتێک لەولاوە وەستا بوو کاک نەدار پیاوێکی زۆر وردوزیرە بوو تێگەیشت کە ئەمە ڕێگەی نییە بگەڕێتەوە چووە لای قسەی لەگەڵا کردبوو بۆ لێرەی ئەیژوتبووی وەڵا سیارە نییە بچمەوە بۆ بەعسکەر دووەرە لەگەڵ گەمە سوار بەدەست بێنەوە هات لەگەڵ گەمە سەرکەوتی ترکە و هات لەگەڵمان سەرکەوت کەس نەوێت بۆ شوڕۆن ئەومان برەوە ناو مەعسکەر و جەولەیەکی ناو مەعسکەرمان کرد و هینێکی ئێوەمان کرد و جێگەڕاینەوە ئێمە هاتینەوە لەو بینی گفتوگویەکتان نەکرد لەسەر وەزعی ناوخۆ ئەو بڵێ بارودۆخی ناو مەعسکەر ئێوە بتان گوتپە دەرەوە هیچ گفتوگویەکتان نەبوو لەو بینی لە بینی خۆمانە هەموو شتێکمان ئامادە کرد بوو پێشتر ئێمە هەموو شتەکان ساز و ئامادە بوون ئێمە پێشتر پێش ئەوی بگەینە ڕاپەڕینیش خەڵکمان هەبوو لە ناو فەیلەقەوە لە ناو بەعسکەرەوە ڕۆژانە کوڕێکە ناوی ئاسۆی فەقی ڕەسوڵ بوو خۆی لە فەیلەق بوو خەڵکی قەڵاتزەیە ڕۆژانە هەموو وردەکاریەکانی بۆ دەهێناینەوە بە وردی ئاگامان لە هەموو خەڵکی تریشمان هەبوو لە چەندین لاوە معلوماتی بەردەواممان بۆ دەهات لە هەموو بوارەکانە ئێمە ئامادەکاری تەواومان کرد بوو و ئامادەکاریەکان ئەوەی کە نەقسی هەبوو یان هەندێک لە حەزاتە بوو هەمووی لەو یەک دوو ڕۆژەیە تێرکرا ئیتر ئەو بوو لە یانزەی مانگ لە بەرەبەیان یانزەی مانگ دەست پێکرا هەر شەوەکەی بروسکەکە لێدرا بروسکەمان بۆ هاتوو هەموو شانە چەکدارەکان شوێنەکانی خۆیان گرت لەم معادلەیە حەزەکەم تیشێک بخەمە سەر مەسەلەی ژنان باسی ژناتان کرد کە شتەکان بە بێژنان تەواو نابێ لە شاخ ممکنە بە بێژنان هەندێک شت بڕوە بەڵام لە ناوشار بە بێژنان هیچ ناڕوە من بۆ ئەو معادلەیە کە باسی ئەوم کرد سێ جار چوومە ناو خەبات هەوڵم بدا بچمە ناو خەبات نیان هێشت
هەر سێ جارەکە من خێزانەکەی خۆم لەگەڵا بووە ئەو بە ڕێزانەی تر مامۆستا ڕێبوار خۆشی لە ناوشار ئیشی کردووە هیچ بەڕێزێک نییە لە ناوشارە ئیشی کرد بێ خێزانەکەی لەگەڵگان نەبوو بێ هاوکاری نەبوو بێ بێ خێزانەکەی نەیتوانیوە ئیشەکانی تەواو بکە بۆیە من بەم بۆنەوە حەزەکەم ناوی هەندێک لەو خوشکە بە ڕێزانە بێنم کە لە پێش ڕاپەڕین و لە کاتی ڕاپەڕینەکەشە لە ناو معادلەکان نابوون و زۆر تا لای تۆ ئامادەیەکەی دۆزی تۆ ناوەکە با من چمۆ لای گەلاوێشخان دواییەوە سەر ئەو بابەتە مادام هەر لە باسی ژنانەی گەلاوێشخان وەکو بەشدار بوو یاخود وەکو ژنان چۆن توانیتان پەیوەندی لەگەڵ ڕێخستنەکانی ناوشار دروست بکەن یاخود لەگەڵ ئەو سەرکردایەتیانەیە بۆی ئاگاداری بارودۆخەکە بن ئاگاداری ئەوە بن کە چۆن بتوانن ئێوەش هاوشانی براکانتان هاوشانی برا پێشمەرگەکان برا ڕێخستنەکان بتوانن کارکەنەوە ئەم سیقەیە چۆن دروست بوو لە لاتانیانی وەکو ژنێک کە ئەوە بتوانن ڕوبڕی ئەو دەسەڵاتە ببنەوە. سپاس دەکەم ئەوەی ڕاستی بی من لە سەرەتاوە پێم وتیە من پێشتر لە 85 کە ئەوەم کردووە بەردەوامیش بوویمە لە ڕێخستنەکان و لە هاتوچۆی ناوشار و ناوشاخ بۆ خۆشم زیندانی سیاسی بووم دوای ئەوەی کە گەڕامەوە لە زیندانی سیاسی دەستم پێکردەوە بە خەبات لەگەر براکان و خوشکەکەم زیاتر هاین دەدام ژنی مێردەکەی پێشمەرگە بوو بەڵێ مێردەکەی پێشمەرگە بوو ئەزار ڕەحمەتی لەبی شەڕینەوە خۆش شەهید بوو خۆشی جەڵتە لێدایە من لەگەر کاک سەردار پەیوەندیمان نەپچراویش هەر لە سجن بوو لە یادام بوو بەر بوو دوای ئەوەی لەگەر کاگرنج پەیوەندیەکی پتەومانە بوو ماڵمان لە ئیسکان بوو بە واستەی ماڵی پووری و ئەوەوە لە پێکەوە بووین جیران بووین پەیوەندیەکەمان زۆر پتە بوو ئەوان زانیان کە برای من پێشمەرگە منیش دەمزانی کە دوو کوڕی ئەوانیش کاگوەسفیوان پێشمەرگە بوون لای ئێوە بوون لای دکتۆر وان بوون ئەوان دەیان ناستن ئەوە بوو بۆ خۆشم کەسەکی توانە بووم بەڵێ هەر بە منداڵیشەوە مندار لێ نەدا سپاس دەکەم هەر لە منداڵیش لە کۆرانی منداڵ نەبووە لێمداتن ئەمە وای لێ کردی کە ئەوە هەر پاڵنەرم بووە توانای خۆم پاڵنەرم بۆ و خێزانەکەشم ڕێگرم نەبوونەوە پاڵنەرم بووینە بۆ ئەوەی لە ناو کای سیاسی و ناو ڕێخستنەوەیەکان کار بکەم ئەوە بوو ئەوەی بۆم باس کردی ئێوارەی دە لە سەر 11 کە چوم ئەو تاقیباتما کرد و شەوێ دانیشتین و بەری ڕادیۆیەکی قیسارەی گچکە هەبوو ئەو کاتی وایەرەکمان تێخست بوو جوان وەری نەدەگرت لە ماڵێ داهاتم دەچوم ئەوم بەدەستەوە بوو گەلی کوردستانیش زیاتر خەڵک حەماسەتی وەرگرت بوو بەو دەنگە زوڵاڵی گەلی کوردستان هاواری دەکرد ئیدی بەرە بووە بوو بەیانیەکەی سەعات 6 بەیانی کاگڕنج و کوڕەکی دیکەشە بوو ناوی کاک ئاسۆ بوو لەگەڵی بۆ هەردووکیان نازانم ئاسۆ کەوتۆتە کوێ لێرەوە ڕێزم لە کاگرنج جوانەیە ئەو لە سویسرا دەژی ئێستا یەکسەر گوتی یاڵا با بڕۆین ئەخر بچینە چییە ماڵی نامەوێ ناوی بینم ناوی مستەشارەکی لە ئیسکان بوو لەوێ یەکسەر عالەمەکەش چرپەچرپ بوو خەڵک زانی شتەکەیە دەیانزانی ئێمە هاتین بەرەو مەخبەری شوڕتەی ئیسکان ئەگەر هاتینە مەخبەری شوڕتەی ئیسکان تەمەشایکردین ئەمە 3-4 کەسین 4 کەس بووین چوین داوامان لێکردن گوتمان دەستەوە نەکەن ئەو ڕۆکە هەولێر دەگیرێ ئەو کاتیش فەرقەی لێ بوو فەرقەی ئینتیسار بوو لە جێ ئێستا نابینایانی ئێستا وەڵام ئەمە چوینە ناوەکەی شوڕتەی لێ بوو گوتی بابە 2 سجنی لێیە چیان لێ بکەین گوتم بەرڵیان کەن گوناحن مەزجەبە چی لێ بوو ئەو کاتی هەرێکە سیلاحمانی نام کلاشین کۆفەکەم هینا لە خۆم ئیدی لەوێ هاتینە دەرێک کە زانیان ئیسکان ئەوەی خەڵکەکە کردی باوەڕت بی پێشمەرگەکان ڕاستە پێشمەرگە بەچەک و فیدای و شەهید و ئەوە بوو بەڵام خەڵکی هەولێریش بەڕاستی هاتنە دەر لە ژوورەکانیان هاتنە دەر هەر ژن بوو هەر هەلە لێرەدا و چۆپڕێدا هەروەکو جەنابی کاک مەلا قادروێ گوت و کاک دکتۆرە گوت ئیدی خەڵکەکە ئەگەر ئەوە پاڵپشتی پێشمەرگەی نەکردایە ئەوە مستەحیل بوو ئەو ڕاپەڕینە ڕووی نەدەدا ڕاپەڕینێکی جەماوەری یا هین بێ جەماوەر پێش پێشمەرگەش بخاتە ناوشار جەبابچمەوە لای کاکمەلا باناوی ئەو ژنانەمان بۆ بخێنێتەوە وڵا داوای لێبوردن لە هەموو ئەو خوشکاناکەم چونکە دیارە ناوەکانی ئەوان پەڕیوە نەهات گەیشتوەتەلا بەڵام ئەوەندەی کە بەبیرم بێتەوە بە داوای لێبوردنەوە لەوانەی تریان
بەنسبەت خێزانەکەی مامۆستا حەمزە مەلیکە خان، خێزانەکەی کاک زاهیر بەیان خان، خێزانەکەی شەهید مامۆستا زرار ناوەکەیم لەبیر چوو، ئەمانە خێزانەکەی مام خدر هەموو پێشمەرگەکان بە خێزانەوە، هەموو ڕێخستەکان بە خێزانەوە بە تەکید. و ئێمە هێڵێکی ڕێخستنی ژنانی تایبەتیشمان هەبوو. حەنیفە خان سەرپەرشی دەکرد لە ناوەوانە، شیرن خان، سوهەیلا، مەجموعەیەکی زۆر بوون. ئەوانە هەموو زۆر کارا و چالاک بوون. زۆر داوای لێبوورنیە لێکم کە لەوانەیە ناوەکان نێتەوە بیرم. کاک سالار خێزانی نەبوو، بەڵام خوشکەکەی سەبیحە خان، خوارزایەکی شلێرخان، ئەمانە هەر هەموو ڕۆڵی زۆر کارا و چالاکیان هەبوو و لە ژنانەکانە هەر هەموو ئەوانی کە لەگەڵمانە بوون خەڵکی زۆر بەڕێز، زۆر بەتواناش بوون. ئەم بابەتانەش پێشینەی هەبوو، بەبێ پێشینە نەبووە بە نیسبەت ڕێخستنەکانەوە بە تایبەتی. ئەمە لەسەر شارەزایی و کاری وردی برایەکانی پێشووتریشمان بنیاد نراوە. هیمبەتەکە پەروەردەبوونی ئێمەش بۆ ئەوانیش دەگەڕێتەوە. ڕێخستنەکانی ناوشار بە دوای جیلاکە هاتوونەوە، شەهید جوکوڵ و شەهیدەکانی ترمان ناوەکانیان داوای لێبوورنیان لێکەم کە لەوانەیە نێتەوە بیرم. مامۆستا زرار، شەهید محەممەد قادر، مامۆستا خدر، شەهید هەڵکەوت کە ئەمانە هەموو ڕەخستە کۆنەکانی ناوشار بوون. پێش ئەگەر ئیجازەم بدەی یان لە فرسەتێکی ترا فرسەتێکم لە فرسەتێکی ترا ئینەوە لا بۆی چینە لای کاکتۆر دوای چەند ساڵێک ئێوە گەڕانەوە هەولێر بە دیداری ئازیزانتان شابنەوە، بەڵام پێش ئەوە باسی ئەوم بکات لەکوێ هەولێر زیاتر شەڕ هەبوو لەو ڕۆژەداوە لە کام ئێوە لە لای شەقڵاوە هەولێراتن. هەولێر لەو لای کەرکووکە سعاتێک دوورە، لەو لای مووسڵەکە شارێکە کە لە بۆ حزبی بەحث گرنگ بوو، زۆربەی زاڵتەکانی حزبی بەحث دەوترێت لەو شارێ بوو. ئێوە لە کام لایەوە زیاتر شەڕ هەبوو لەگەڵ پێویستەکانی پێشمەرگە بەدڵنیاییەوە ڕێخستنەکانی ناخۆشانە چەکدارەکانی شاوکارتان بوو؟ ئەوەی کە من کە ئەم ڕۆژێک کە داخلی شار بووین، ئێمە من و مامۆستا خەتاب و لەگەڵ پێشمەرگەکان لەکن مەعمەلی پاکەتی هەولێرێک کە ئێستا وەزارەتی پێشمەرگە لەوێ پیلاتۆز وانە تەقی لێ کردین. ئێمە لەوێ تەوزیع بوونی دەستمان بە تەقە کرد، بە شەڕمان کرد تقریبان 20 دقەیەک لەگەڵ پیلاتۆزەکان وانە. ئیتر سەبر داخل بووین هاتین. لەوێ یەکەم مووقعی پێشتر کاک حەسەن شۆستانیوی وان هێرشیان کردووە سەر سەیتەرە و سەیتەرە ئەوانیان ئەوە کردبوو، کۆنتترۆل کردبوو. ئیتر مووقعی دووەم کە شەڕی تیاکرا بوو، ئەوەی کە بە معلوماتی من لە ئیستخبارات کرابوو. شعبەی ئیستخباراتیش ئەمە کە وتم سعادنۆ ئێمە هجوممان کرد لەوێ، ئەوێ شەڕی تیاکرا بەڵام شەڕەکە کەم بوو. مووقعی گرنگ کە لە لای من زۆر گرنگ بوو معسکەری هەولێر بوو. معسکەری هەولێر ئێمە لەگەڵ بیست پێشمەرگەیە کە شعبەی ئیستخباراتمان تەواو کرد کە ئێستا وەزارەتی پلاندانانی هەرێمە ئێستا لەوێ معسکەر بەرامبەری وێ بوو. من دەمزانی کاتی خۆی کە ئێمە گەنج بوون و لەم ئەعدادیە بوونەوانە دائما لە معسکەری هەولێر ئینزباتەکان داهاتن ناو هەولێرێ و گەنجەکانیان دەکرد وەکو ئێوە لەسەر هەویە، لەسەر جلی کوردی، لەسەر یعنی هەر بیانێ چەند دەدیتەوە خەڵکیان دەگرت دیان بردە معسکەر وانە. و هەولێریش معسکەر مهم بوو، معسکەر ئەگە نەکەویتن هەولێر بڕگوەسعی خراپ دەبوو. بۆیە ئەمە یەکەم بیرکردنەوەی من و لەگەر پێشمەرگەکان یەکسەر ڕوومان لە معسکەر کرد. معسکەر دەوامی دەکرد. ئێمە لە سیمەکەی پەڕینەوە کە ئێستا وەزارەتی پلاندانانە حکوومەت هەرێم دەپەڕیەوە سیم بوو، تەکسیەکانیان لێوە ڕاگرت بوو جوندیەکان و لە دەوام بوون. ئێمە چوین داخل بوون، گوتم پەرد بووین، ئەمە 20 پێشمەرگە بووین، پەرد بووین بە پانایی. هەندێک تەقەمان کرد بەسەر معسکەری مستەشفای هەولێر بەرامبەر ما بوو، بینایەکی گەورە بوو، مستەشفا بوو. وڵای دیتمان 20 جندیەک ئەوها پەڕۆکەش سیبیان هەگرت بوو ئەوهان دەکرد خۆیان تەسلیم. ئەمەش خۆش تەوجیمان وا بوو کاتا بۆمان بکرێ خەڵک نەکوژین، هەتا بۆمان کرێ لێبوردوو بین، هەتا بۆمان بکرێتن لەگەر خەڵک بە
گفتگۆ بە تعاملی ڕێک و پێک بکەین چکەمە خۆمان نامە مەڕەوا کرد بۆ هەموو چەکدارەکان و هەموو یەک ڕێزیەکمان دروست کرد بوو و جێیشی عراقیشمان دەمانویست تەرەف نەبی لە سراعەکە و لە ڕاپەڕینەکە جێیش بێتە پشتیوانی ئێمە و نەشترسی ئەگەر خۆی تەسلیم بکاتەوە وڵا فعلا ئەوان بەرەو ڕووی ماهاتن گوتم پەرتەی بکەن و بە سەبر ڕۆیشتن ئەوانش هاتن کە هاتنە من بە عەرەبی قسەم لەکرد گوتم ئەوە ئینتیفاضەی ئێوەی هەمومانە و جێیشی عراقی جێیشێکی عقاب باسیل بووە و تاریخی هەیە لە عێراقداوانە هەر کەیفیان پێات وتیمە لێستا ئێوە ئازادن یەکسەر هەر دەستیان بە هەرپەڕنیە کرد هەر هۆ لە لێن ئینتیفاضە هەلهۆ لە پاش ئازادکردنیشی ماوەیەکی زۆر پۆلیس هەر لە ناو شار مابەوە پۆلیسکە سەر بە ڕژێمی تەقەلاندە شوێن معسکر دەوامی دەکرد کە ئەمڕۆمان لە معسکر دەوامی دەکرد وە لە شوێنەکانش کۆکو باسم کرد ئەمە سعدیە کاتینەوە کاکوسە لە مەجلیسە شەعی بوو هەشتان تەقەما بوو کە هاتین لەوێ تەقەما بوو وڵی ترمەم کە معسکر بە معسکر بە پانایی معسکر ڕۆشتین هوردە وردە معسکر هەمووی قاع بوو هەمووی ینی ئەوە بوو سیرم کرد وتم نەکو لە پەنایەکە و لە شوێنەکە خەڵک تەقەما لێ بکە پێشمەرکانمان شەید بی هوردە وردە دەڕۆشین تەقەمان دەکرد فعلا دەماندی لەو قاعەیە جوندی ڕادە پڕی هەردێ دەڕوا ئەوە باگمان دەکرد دەمانگوی کاکەوە مەترسێن باگمان دەکرد دەمانگوی وەرە مەترسەکە داهات دەمانگوتەوە تۆ ئازادی هەر لە ئێستاوە و هیچ شتێک لەسەر نییە هیچ تحقیق لەسەر نییە ئەم بە عەرەبی قسەم لەگە دەکردنەوەوانە هەتا گەیشتینە موقعی هەولێر ئامر موقع لێ بە ئامر موقع کە تەمەشای مای کردوانە ڕایان کرد هەندێک تەقەما لێکردن بەڵام نەمانویست بیان کوژین بە سەرحەد ینی لەوێش مستەشفای موقعی هەولێرەوە مستەشفای موقعی هەولێر چایان بە ئێمە کە دەمە هەموو پێشمەرگەوانەیە جلی کوردیمان لەبەرە مستەشفایەکە لە ژۆرێ بووە ینی جوولانەوە ئەو دەچوانە وەڵامیش بە پێشم گوتی مەچونەوە نەخۆشخانەیە دەبینە خۆشخانەی بپارێزین وڵا پێشمەرگم ڕەوان کرد چوو لە پەنجەرەی گوتی مدیری مستەشفایەکە بابێ مدیری مستەشفایەکە هاتە لام سەدری لەبەر بوو تەبیبەک بوو وتم ئەمە تەدەخولی مستەشفا ناکەین ئەم دەزانم ئێستا برینداری لەکەنە بریندارەکان هەمووی عسکەرینە خزمەتیان بکە ئەمە احتفاظ بە نەخۆشخانەکەی خۆت بکە بەردەوام بە لە دەوامی خۆت ئەمە هیچ شتێکمانەوەتونە بەڵام ئیسعافەکەم بدێ مایکرۆفۆنی لەسەربی ئەوە پێشمەرکانمانە وتم بۆ ئەوی کەوا دەمانوێت نیدا لێ بدەین لە بۆ ئەوەی وتی باشە وڵا بانجی ژندێکی گوتی بڕۆ سویجی بینە چوو سویجی سعافیانینا وڵا ئیسعافەکەمانی نادەرێ مایکرۆفۆنەکەمان ئستعمالکردیمان زۆرێک پێ بوو ئەوجا نیدا ئەمەلە نیدا إلى جنود إخواننا الضباط احنا بيشمرقة صار انتفاضة بالأربيل وتحرر مدينة أربيل يعني توجيه لو كبزان إنه ويكوا نبيت مفاز أو بترسيان وأوانا إما تم موقعي هولير وكو قصيش خوش جيشنا موقعي هولير سيد ما كرد موقعك عندك ضابطة كان جندي كان ما ضابطة كان هذا سيد ما كل مطبخي بين شش منجري جوري مريشك داندرا همو لسر آجري حاضر لسر آجر بودا كلا يعني وانا لدوام بنت كزانية كبيش مرقات عندي شهرات وعندي شاخوان شهر دوانا والله مش بيش مركان شاين بكت والله خصفش مال سربو خصف مال سربو لرشيني بمدفعيلي داين بمدفعيلي عندي سكوان متابعين أو أزعكبون يتر أم لبيوا يتر أما تقريبا زۆربەی شوێنەکانی کە بەشەر و ئەو ڕەتلەی لێرەش کە ڕەتلی کۆیەمان کە مامۆستا چەتۆمان کاگڕابەری سەید برایم و مامۆستا بەکرد و کاگڕێبین و کاک بێستون و ئەوانە کاتبوون ئەوانە شاتبوون لە مووقعی بنەسڵاوە و دارە توچکۆمە تەوزیع کرابوون هەمووی دەبار کە لە مووقعی خۆیەوە ئەو جەبەرە و شار بێ ئەوانی شاتبوون لە مەفرەقی بیستانەی لەوێ معسکەرێکی بچووکی لێبوو کاک بێستنوان چوبوون لەوێ مشاغبەی ئەو معسکەریان کردبوو هەتا گرتی بیان ئەویش کاک بێستۆنیش کە خۆزگەویش لێرە بایە ئیتر ئەوانە تەوا کرد بوو ئەوان شاتن ناو شار و ئێمەش توانیمان هەموو بەیەکەوە لە مۆقعانەی ڕوویدا بوو ئێستا لە ناو بارگای یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ناو مەکتەب سیاسی لە شاری هەولێرە ئەو هەموو مێژووی کە جێڕات و کە باسیەکەی ئێسش کە دانیشتوت ئەم دیمە نایبینی چیەتەوە خەیاڵە چی یادگارێکی جوانێتەوە خەیاڵ یاخۆت هیچ ڕۆژێک چاوەڕێی ئەوەتە کرد ڕۆژێک ئەلێرە دابنیشیت و ئاوا سێری هەولێر بکەیت بەس بە کورتیش و دوا قسەش چی و هەیە دوا پەیامەت فەرموو ئێمە لە ڕێخستانی هێنیەکان بووین تەمەنەم لە کۆنفراسی دوی کۆمەڵە و کۆنفراسی کۆمەڵە و کۆنگرەی یەک و ئەوانە هەمووی بەشدار بوومە ئێمە خەباتی نهێنیمان زۆر سەخت بوو خەباتە زۆر سەختمان بوو ئەمە ڕێکخراوی هەولێر
کاکۆسە سەرپەرشی ڕێکخراوێ کرد ئێمە 6 کەس بوون کاکۆسەد بوو شەید عەبدوڕەزاق بوو کاک عەبدوڵاتۆفیق بوو بەڕەحمەت بی کاک شوان بوو بەڕەحمەت بی کاک بێستن بوو من بوو ئەمە ئەم 6 کەسە سەرپەرشی هەولێرمان دەکرد و ئیداری هەولێرمان دەدا معنەویاتمان لەو پەڕی توانە و لەو پەڕی بەهێزیدا بووین بڕوامان وا بوو کە سەر دەکەوین بڕوامان وا بوو کە بیر و باوەڕی کوردایەتی و بیر و باوەڕی یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆژگارێکی ڕووناک لە بەردەممانە ئەگەرچی ڕۆژگارەکە زۆر قڕز بوو کە حکوومەتی عێراق بۆ هەموو ئیمکانێتی کە هەیبوو چۆکدا بدا و بڕوخێ بەڵام ئەمەی ڕاپەڕین کە ئێسامە لە مەکتەبی سیاسی دانیشتینە و بەسەر بەرزی و لە فەزایەکی دیموکراسی و بە ئازادی لە پایتەختی هەرێمی کوردستان کە ئێستا پایتەختێکە کە گرنگی خۆی هەیە لە ڕووی سیاسیەوە لە عێراق و لە ناوچەکەش بە تایبەتی ئەم ئەزمونێکی پڕە لە بە خوێنی شەهیدان بە خوێنی تێکۆشەرەکان خوشکان دایکان برایەکانمان هەمومان بەشدار بوون لەم سەروەری کە ئێستا لە ئارادایە ئەبێ ئەم سەروەرە بپارێزین و چارەسەری ئەم گیر و گرفتانە بکەین کە ئێستا هەیە پەیامی من ئەوەیە کە ئەم ڕاپەڕینەمان کە کرد ئێستاش پێویستە ئێمە بە هەمان ڕوحیەتی لە خۆ بردوویی دڵسۆزی ئازایەتی و قارەمانەتی دەبێ ڕچاوی بەرژەوەندی ملەتەکەمان لە بەرچاو بگرین خۆمان بکەنە قوربانی بەرژەوەندی ملەتەکەمان خۆمان لە پێناوی بەرژەوەندی ملەتەکەمان ئەبێ واز لە هەموو ئیمتیازی کەسایەتی و تایبەتی و بنەماڵە و ڕێزان ئەوانە بێنین دەبێت ئەمە بیر لەوە بکەینەوە فرسەتێکی مێژووی بۆ کورد هەرکەوتیە فرسەتێکە ئێستا خۆتان دەبینێ ئەوە لە ڕۆژ ئەڵات ئەوە لە ڕۆژ ئاوا ئەوە لە باکوور لە هەموو شوێنەکان هەلو مەرجێکی مێژووی لە بۆ کورد هەڵکەوتیە کە کورد ئەبێ بە دیبلۆماسی بە ئازایەتی بە لەخۆبردوویی بە یەکریزی هەوڵ بداتن سوود لەم هەلو مەرجەی ئێستای سیاسی گۆڕانکاری دنیا وەربگرێتن و بتوانی قوارەی سیاسی ئەم قوارە سیاسی کە باو باپیرانمان مردن ئاڵای کوردستانیان نەبینی ئێستا ئێمە ئاڵای کوردستان و ئازادی دەبینین ئەم ئازیاتە بچێتە قۆناغی ئەوەی کە کورد قوارێکی سیاسی هەبێتن و دەوڵەتێکی کوردی هەبێتن و ئازادی بۆ کوردستانی بێوەکو هەموو ملەتەکانی تری کە لە ناوچەکەدا کاک مەلا قادر دەوتری ئەوەی ڕێخستنی ناوشار نەبوو بێ نازانی ڕێخستنی ناوشار چەند قرس بووە تۆکو ڕێخستنێکی ناوشار و دواتر گەیشتن بە ئازادی هەستی ئێستا چۆنە بۆ ئەو کاتەوە بۆ ئێستا و با دو قسەشت بێ چاوەڕوانی ئەم ڕۆژەتان دەکرد ئەگەر فرسەتم دێ و ناوانەش بەس بە کورتی بۆی مەجای هەم گەلاوێشخان بین و هەم میوانی تریشمان هەیە بێن ناکرێت دوای گلەیمان لێ نەکەن لە ئێمە شولە لە تۆش بکرێت کاک مەلا بەڵێ زۆر باشە جارێ پێشتر باسی ناوی هەندێک لە ژنەکان هات ناوی دایکی شەید دێدارم نهێنا عەزیمەخان کە و یەک لە ژنە ئازار تێکۆشەرەکان بوو خێزانەکەی خۆشم باگلیم لێ نەکە خەتی ڕێخستەکان هی ژنان ئەو ڕەبتی بینی ئێمە و ئەوان بوو جگە لە وجودی لە هەموو کارەکانی ترا لەگەڵما ئەگەر فرسەت بوو ناوی ئەو تێکۆشەرانە حەزەکەم بیان هێنم دوای دێمە سەر ئەوی جەناب ناوی هەمووشیان نییە بەڵام هەندێکیان کە گلەیان ناردووە کاتی خۆی باگلەیەکانیان تۆزەکەم بێتەوە ئەم بەڕێزانە ناوی هینشم لە بیر و فاتمی سێقادر ئەو تەنانەت نامەهێن و بەرەکانیشمان ئەو ئیشەکانی دەکرد لەگەڵ عەلی خەیاتە ژنەکەی کاک مستەفا و هەر لە ژنە تێکۆشەرەکان و بە تەئکید ژنەکەی کاک شاسوار هەمان شت شنەخان و بەڕێزخان مامۆستا زرار کاک زاهیر ماوەستا جەبار شێخە شەید دێدەوان ماوەستا هەمزە قارەبانشینە کەریمە ڕەش شەید حاجی هەڵکەوت حاجی مەسیفی شەید خولە کەەوە هەرمەکۆ بوو بۆمان شەهید زیاد مامۆستا دڵشاد قادر ئیبراهیم عومەر کاک سالار ڕەشەل ئاسۆ فەقێ ڕەسوڵ عومەر جەبار مستەفای برای شەید خولە حەمیدی ملا عەبدوڵڵا مامۆستا موحسین مام خەدر خۆی کوڕەکانی سەید جەبار وەستا سابیر لالە حەکیم پارتیزانەکان هەموو ئەمانە ڕۆڵی زۆر گەوریان هەبوو زۆر داوای لێبوردن لەو بەڕێزانەی ترشەکەم کە ناوەکانیانم لەبەر دەست نییە ڕۆحی شەیدەکان شاد بێ ڕۆحی شەیدەکان شاد بێ و باسی پرسیارەکەت کرد حەزەکەم وەڵامی ئەو پرسیارەشت بەمەوە وتت هەست چۆنە بەرامبەر کارەکان ئەو ساو ئێستاش
ئێمە وەکو ڕێخستنەکان ئەگەر قەناعەت و دڵنیاییمان لە سەرکەوتن نەوای ئیشمان پێ ناکرا نەمان دەتوانی ملی خۆمان لە چەقۆ بخشێنین هێزی پێشمەرگە کە دوژمن بۆیە چوو دەیتوانی دیفاع لە خۆی بکات تا دەکوژرێ یا دەیکوژێ ئەیتوانی دەست بکاتەوە بەڵام ڕێخستن دەستکردنەوەی نەبوو لە کە خۆی دەستگیر دەکرا خێزان و ماڵ منداڵیشی هەمووشی ئەمە چی بوو وای لە ڕێخستنەکانە کرد کە بەردەوام بن ئەو قەناعەت و ئەو بڕواایە بوو سالارە شەل دەیجێڕێتەوە هەموو جارێ بەلای پەرلەمانی ئێستا کاتی خۆی کە حکومت بۆ تەشریع و تەنفیزی درستی دەکرد حکومەتی عراقی وتومە سێری کە ئەمانە چێکەن چی ناکەن ئەڵێ تۆ وتوتە لیانگەڕێ بە تەواویکەن ئەوە بۆ خۆمان دروستەکرێ بۆ ئێمەیە بۆ داهاتوی ئێمەیە جا هەموو جارێت دوای ڕاپەڕێنەکە ئەوەی بەبییر دێنامەوە مەبەستم لە قەناعەتی ئێمە قەناعەتمان وا بووە بە سەرکەوتنی خۆمان ئەگەر قەناعەتمان وانە بواە نەمان دەتوانێت سوپای ڕزگاری کوردستان لە ناوشارەکانە دروستکەین هێزی پێشمەرگەی ناوشار دروستکەین هێزی پێشمەرگە لە دەرەوە بە ئاسانی قبول ناکرا و شانی نادرایە بەر ڕێخستنەکان لە ناو شار شانیاندایە بەر ئەگەر قەناعەتی سەرکەوتنی 100% نەبووایە 700 و قسوور شانەی چەکداری دروست ناکرا دڵنیا بن لەوەی کە ئێمە هەمیشە دەسەکات خۆشوی سپاسانەکەین هیوای سەرکەوتن بۆ ملایەکە خوازگە زۆر سپاس خات و گەلایەشخان ڕۆڵی ژنانمان زۆر باس کرد بەڵام شەهیدیش تۆ دواپەیامت وەک ژن و وەکو کادیرێک چییە؟ من ئەو کاتەی تەمەشام دەکرد ئەو ژنانێک کە لە پشتی پیاوەکانیان بوون لە شاخ و لە شار هاوکاریان بوون پیاوەکانیش نەیان دەتوانی بێژنەکان هیچ کارێک ئەنجام بدەن و سۆرش و خەبات و سیاست بکەن لەبەرەوەی هەموو برادرانم دەزانن زۆر کەس هەبووە کە بانجیان کردێ لە دائیرەی ئەمن دەبوایە تەلاقنامەی وەرگریتن دەستگیرانی هەبووە گرتیتیان گوتیان دەبی یاعلانکەی لە جەریدا تەلاقنامەی وەرگری ئەو ژنانە زۆر جەریء بوون زۆر ئازابوون لە پشتی پیاوەکانیان وەستا بوون هەم لە خزمەتی منداڵەکانی خۆیان دەکرد هەم خزمەتی سۆرش و خەبات و پێشمەرگایەتیان دەکرد و ژنیشمان هەبوو چەکدار بوون خۆژنی کوردیش لە ژنانی ئەو جیهانەی کەمتر نەبووینە هەم لە سیاسەتدا یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێشەنگ بووە لەو خەباتی ژنان یەکەم ژنیشمان وەزیرمان کە دانا کاپیە خام بۆ دوای ڕاپەڕین ڕۆژەکی زۆر خۆش بوو زۆر خەڵکەکە چاوی لەوەی بوو کە ژیانەکی ئاسوودە و ئارام و بەڵام ئێستا کە خەڵکەکە ئەو هیوایەت و خول و ئارەزوانەی نەهاتە دیکە لە ڕاپەڕین چاوەڕێمان دەکرد بەڕاستی تام پێبرێن بەڕاشکاوی دەیرێن خەڵکەکە ئێستا نیگەرانە خەڵکەکە ئێستا زۆر بێزارە لەو ژیانە و لەو نەهامەتێک کە بەسەر خەڵکی کوردستان هاتیە بەڵام هیوادارم لەمە دووە لە حکوومەتی داهاتوو ژیانی خەڵک خۆش گوزەرانی ڕوو لە خەڵکی کوردستان بکاتن دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ دکتۆر ڕێبوار ئیسماعیل خات و گەلایەش ساڵح کاک مەلاقار کە لەم بەشەی بەرنامەکە لەگەڵمان نابوون سپاس بۆ ئامادەبوونتان و دووبارە یادی ڕاپەڕی پیرۆزە لە ئێمەش و لە نەوەکانی داهات سپاس بۆ ئێوەش حەزبانە کرد بەرنامەکە مەجای زیاتر بووە بۆ زۆر ڕاستەوە میوانی ترمانێ و چیرۆکەکانی ڕاپەڕینیش هەتا بیژەڕێتەوە یعنی بە بەرنامە و دوو بەرنامە هەرێکتان پێویستی بە چەند بەرنامەیەکەوی لە شتا ساوی ڕەنجە ئێمە بەردەوامە بین لە بەرنامەکەمان وە بابەتی ترمانە بێت تەوەری ترمانە بێت کە قسە و باسی لەسەر دەکەین جا پێم خۆشە باسی شتێ بکەم ڕەنجە لە مێژووی کووردە لە کاتی هەموو شۆڕشەکانە بەتایبەت لە دوای ڕاپەڕینەوە توانین باسی ئەو بکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی سەرەکی هەیە لە ناو هەموو ئەو کایانەی کە باس ئەکرێت چ لە دوای ڕاپەڕینەوە چ لە دروستکردنی کابینەکانی حکوومەتەوە چ لە ئەو پلان و بەرنامانی کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەحسەوە لە ساڵی 2003ەوە کە ڕوویە توانین بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان هەر دروستبوونەکەی لە قۆناغێکی زۆر سەخت دروست بوو کە ئەو لە 75 لە دوای هەرس هاتەوە
گۆڕەپانەکە بە ڕابەتی سەرۆک مامزەلال و لەگەڵ کۆمەڵێک ڕۆشنبی کۆمەڵێک کەسایەتی پێشمەرگەی دیکە لەوانە کاک شوروان ئەوانە دواتر بەڵام ئەوانەی کە لە دەستەی دامەزرێنەری ڕاست دکتۆر فواد بەڵام عادڵموراد هەموو ئەمانە کە دەستیان پێکرد کۆمەڵێک گەنجبوون بە بیر و باوەڕێکەوە دەستیان پێکرد بۆی بگەن بە ئامانج یەشێتی لە 75 دواتر لە 76 خەباتی چەکداری دەست پێ کرد لەو قۆناغە سەختانەی کە ڕوبەڕوو یەکێتی بۆ بە تایبەتی لە ئەنفالەکان و لە چمیابارانی هەڵەبجە کۆڵی نەدا و بەردەوام بوو و پارتیزانەکان بە تایبەتی بەردەوام بوو لە گوندەکان نانی نابی ڕۆڵی گوندەکان لە بەرچاو نەگرین ینی ئەوانە کە لانکەی شۆڕژ دواتر ینی هەموو ئەو زیرەکی و ینی خوێندنەوەی سەرکردایەتی سیاسی کورد و یەکێتی بە تایبەتی وە لە ناویشاندا جەنابی سەرۆک مامزەلال بوو وای کرد بەرنمەیەک دابڕێژرێتن بۆ ئەوەی ڕاپەڕین لە 91 دەستی پێکردووە بیریشمان نەچێ ئەندازاری ڕاپەڕین کاک نەشوروان کە جێگیری سکرتێری گشتی بووە خوالیان خۆش بێ لەگەڵ سەرۆک مامزەلال دیارە ئەمانە هاتووە تا گەیشتە ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕینیش یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەشداریکردنی لە پەرلەمان دواتر یەکەمی سەرۆک وەزیران لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە دکتۆر فواد ڕاستە چاوێکی زۆر لەسەر ئەوەیە کە خەڵک داواکاری لە یەکێتی هەیە خەڵک داوای ئەوە ئەکا کە ئەبێ یەکێتی هەمیشە لە ناو جەماوەرا بێ هەمیشە بەدەم داواکاریەکانی خەڵکەوە بێ بۆ لە بەروی حزبێک بووە کە لە ناو هەناوی خەڵکەوە دروست بووە لە ناو هەناوی جەماوەرەوە دروست بووە داواکاریشان دایمە هەیە و ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت کە جوابی ئەم داواکاریانە باتەوە و بەردەوام بێت لەسەر ئەو خەباتە بۆ هەموو بۆ دابینکردنی هەموو مافەکانی گەلی کورد دەبێ جیاوازێ بینی لە ڕۆژ ئاوا هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژهەڵات لە باکوور دایما هەڵوێستێکی هەبوو کە خاوەنی ئەو بووە کە تایبەت بەخۆی هەبوو هەڵوێستێکی کوردایەتی هەبوو کۆسار لەو هەولێریان لەو کوردستانەی دەگمەنە خێزانێکە بێ شەهیدێکی نەبێ خێزانەکە بێ زیندانێکی سیاسی نەبێ خێزانەکە بێت قوربانی گەورەی نەبێ تۆ لە کاتێکدا ئەو هەموو قوربانی دانا ئەو هەموو شەهیدا خەڵک چاوەڕوانیەکانی زیاترە بۆ ژیانێکی باشتر بۆ خۆشگوزەرانیەکی باشتر و داواکاریەکانیشیان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە حیزبەکانی دیکەەوە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەیە ئەو ئامانجەی کە هەیە بۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان مافی مرۆڤ مافی چارە خۆنووسین خۆشگوزەرانی ئەمانە بیرت دی بەدڵنیایەوە بچینە لای میوانەکانی ترمان ڕەنجە کە لەم بەشەی بەرنامەکە لەگەڵمان بەڵێ یارە کۆمەڵێک پێشمەرگەی دێرین ڕێخستنی دیکەشمان لەگەڵ دەبێ ئەوانیش بە هەمان شێوە هەواڵەنش ڕۆڵیان هەبووە لە ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 91 بوو بە تایبەتی شاری هەولێر کاک دکتۆر عەبدولواحید بەخێر بی سەلوەخان بەخێر بی تۆش ڕێخستنەکانی ناوشار کاک دکتۆر تۆ پێشمەرگەی دێرین بووی ڕێخستنی ناو شاریش بووی من دەمێ لەوە دەتەوە دەست پێ بکەم ئێوەکو هێزەکانی پێشمەرگە کە داخڵ بە شار خەباتی چەکداریتان بوو بە ئەمری واقع و گەیشت بە ئازادی ئەو هەستتان چۆن بوو لەو ڕۆژەداوە ئێوە لە کام لایەوە داخڵ شاری سەرەتا باسی ئەوە بکەم کە ئێمە چۆن لەسەر سنوورەوە بەڕێکەوتین بەرەو شارەکان دیارە لەوانەیە بە ڕێزانی پێش ئێمە باسی ئەوەیان کرد بێ کە بەرنامەی ڕاپەڕین چۆن بوو دوای ئەوەی داگیرکردنی کوێ لەلایەن عێراقەوە کە وەسعەکان بەنەوعێک گۆڕا یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێویستی زانی بەرنمەیەک دابنێ بۆ ڕاپەڕین بەڵام پێش ئەوەی خۆی ئەو بەرنمەیە ئەوە بکە ئەو کاتە بەرەی کوردستانی هەبوو ئەو داواکاری ئاراستەی بەرەی کوردستانی بەڵام بەداخەوە بەرەی کوردستانی حزبەکان وەکو پێویست ئامادەیان دەرنەبڕی بەڵکو و گومانێکیان هەبوو لە سەرکەوتنی ڕاپەڕینەکە بۆیە ینی زۆر بە ساردی بە خەمساردی داواکاریەکە یەکێتیان وەرگرت یەکێتی بە ناچاری بۆ خۆی کەوتە بەرنامەدا ڕێژی یەکەم پلانیشی ئەوە بوو پێشمەرگەکانی خۆی ئەوانەی سەرسنووریان ئەوانەی پێشتر لە ناوچە جیاوازەکان لە پارتیزانی دابوون گەڕابوونەوە ئەوانەی دووبارە ڕێک خستەوە بۆ هەموو شار و شارۆچکەیەک مەپرەزەیەک شەشکەسی ئامادە کرد و لە 13 دوای 1991 ئەو ئەمن بە نسبەت هەولێرەوە قسە دەکەم لە زەڵێەوە ئەو مەفرەزانە بەڕێکەوتن بۆ هەموو شار و شارۆچکەیەک مەفرەزەی شەشکەسی بەڕێکەوتن و ئەرچی ئەو مەفرەزانش
دوو ئەرێک بوو بەڕاستی یەکەمیان نامەی سەرکردایەتیان پێبوو بۆ سەرۆک جاشەکان بۆ کۆسایەتیەکان بۆ سەرۆک عشیرەتەکان بۆ ئەوەی لە کاتی ڕاپەڕیندا ئەگەر پشتیوانی خەڵکی جەماوەر و هێزی پێشمەرگە نەکەن بێلایەن بن لە ماڵی خۆیان دانیشن ئەمە ئەرچی ئەوان بوو ئەوی تر هێزەکەی تر کە ئێمە لە سەر سنوور مابووینەوە بۆ ڕۆژی چاوەڕێی ئەو بەرنمەی کە ئەو کاتەی دانرا بوو ڕاستە ڕاپەڕین پێشخرا بەهۆی ئەو ڕووداوەی لە ڕانیا ڕوویدا لەگەر شەید عەلی نەبی ڕاپەڕین بە ئەوەی ئێمە ئاگادار بووین وەکو پێشمەرگەیەک 2 ڕۆژ پێشخرا لە 5 مانگ لەوێ ڕاپەڕین دەستی پێکرد ئێمە ئامادەکاریمان دەکرد لەسەر سنوور لە بارەگاکانمان بۆ 7 مانگ بەڵام کە ڕاپەڕین ڕوویدا و بەهۆی ئەو جیهازەی کە ناردرا بە ڕانیا ئاگادار کراینەوە کە ڕاپەڕینە و هەموو دەبێ خۆمان ئامادەکەین ئێوە لەکوێ بوون کە ڕاپەڕین لە ڕای دەستی پێکرد ئێوە بەدڵنیاوە لە پارێزگای هەولێر بەڵام لەکوێ موقعی پارێزگای هەولێر بوون لەو کاتێ ئێمە ئەو کاتە لەسەر سنوور ئەو دیوچیای مامەندا نێوان عێراق و ئێران لە گوندی نۆکان بووین لەوێ بارەکەمان هەبوو بارگای بەتالیۆنی هەشتی هەولێریان پێدەگوت ئەو بەتالیۆنە ئەو کاتە تەشکیلاتە تازە بوو لە 3 تیپ بێکار بوو تیپی 63 جوتیاران تیپی 83 هەورێ تیپی 86 هەولێر ئێمە وەکو بەتالیۆن من ئەو کاتە دکتۆری بەتالیۆن بووم لەگەر بەشێک لە پێشمەرگەکانی دەشتی هەولێر و بەتالیۆن لەگەڵ هێزەکە بەڕێوەتی زۆر باش بە چینە لای سەلوەخان بەخێر بێ خۆشحاڵی نەمڕۆکە لەگەڵمانە ئامادەی دیسانەوە ئەو پرسیارایەکەم بەڕاستی یعنی گرنگە کە لەو سەردەمەیە کە ڕۆڵی ژن کە ڕۆڵی خانمانە بینیت کە چۆن هاوشانی برا پێشمەرگەکان ئەوانەی کە لە ڕێخستەکانی ناوشارا بوون کاریان کردووە ئەمێ پێم بڵێ چۆن هەوڵتانەیە کە ژنانی زیاتر کۆ ببێتەوە بتوانن چۆن ئەڵێ گروپ دروست ببن بۆی لە ڕاپەڕینەکە بەشداری بکەن سەرەتا وەڵا پێم خۆشە پیرۆزبایی ئاراستەی گەلی کرد و هەموو تاکێک کە بەشدار بە لە تۆمارکردنی ئەو ڕۆژە مێژویە بکەم لە سڵاو لە گیانی پاتی شەهیدان ئەوانەیە کە بوونە قوربانی دروستکردنی ئەو ڕۆژە و بەدڵنیاییەوە باز لەوەش دەکەم لە هەر جێیەک پارچەک سەوزایت بینی بزانە گەنجێکی یەکێتی لەبێ شەهید بووە خوێنەکەی ئەوە چونکە ئەمە بە ئەوە لەبیر نەکەین ڕۆڵی ژن لەو کاتە ئەمن مارم لەگەڕەکی کوردستان بوو ئێستا کە پێدەڵێ ئەو کاتە پێیان دەگوت حیسەدام یعنی هەستم دەکرد جم و جۆڵەکەی لە بینی پیاوەکان ینی ڕۆژی پێشتروانە حتمما ئاماژەکە بوو لە پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە بۆ ئەو ڕێخستنانی هێنیانی کە ناو شار و هەبوو بەڵام نەمان دەزانی مەبەستەکە چیە بەڵام پێیان دەگوتین حازر بن پێیان دەگوتین نانی بکەن و خواردن دروستکەن و وا بکەن و هەندێک ژنیش هەبوو چاڵاکتر بوو لەمە یاخود پەیوەندی هەبوو لە ڕێخستنەکان ئەوان دەیانزانی ئەوان تەجەمعیان بەمە دەکرد و خڕیان دەکردینەوە و ئیشی باشترمان دەکرد ئەو کاتێککە ڕاپەڕینەکە دروست بلەوێندێک کە بەیانێکی لەگە گەرزەنجی بەیانیان بینیمان مەجموعەیە ژن گروپە ژن هاتن بەچەکەوە یعنی خۆشحاڵی خۆم لەوێ کە زانیم بوونی ژن ڕۆڵی ژن چەند گرینگە کە بینیم بەچەکەوە هاتیە و تاخم مەغزنی بەستایە یعنی تەمەنامان کرد وەکو ئەوان بین بەڵام لە ئاستی ئەوانیشدا بووین چکە هاوکاریان بووین لە بۆ دروستکردنی ئەو ڕۆژە من ناڵێم 100% بوومە گروپی ئەوانە بەڵام هاوکار بووین لە گواستنەوەی پەیامەکان لە پێشوازیانی پێشمەرگەکان و لەگەڵ یەکەم تەقەکە لەوێ کرا شتێکی زۆر خۆش بوو لەو کاتەوە هەستم بەوە کرد کە دەبێ ئەمەش بەرپرسیارەتی خۆ هەڵگرین بکەینی ئەستۆی خۆمان ئەوەی کە لەوان ڕوویدایە ئەمە دەبی درێژە بە خەباتەکەیان بدەن تەواوی بکەین چونکە ژن ڕۆڵی کەمتر نەبوو لەوان چونکە ژن ئارام ڕۆژەدا ژن و منداڵ و پیر و گەنج هەمووی بەیەک هەناسە و بێک هەناسە و پێشوازی لە بابەتەکە دەکرد بەڵام ژنیش ئەرچی زۆری لەسەر بوو خۆڕاگری بەرامبەر بەوغانی کە دەکوژرا لەوێ کە یەک بەردەبەوە شەهید دەبێ کە بریندار بووە پێشوازیکردنی ئەو هاتنی پێشمەرگە بەو کۆمەڵە بەو سنگایە دەبوای ئەمە ئەستیسماریکەین ئەو هەر یەکە بە بابەتی خۆیەوەی بە هەلهەلەیەک بۆی بە پێشوازیەوەی بەنانێک بیتن ئیدی ڕۆژێکی خۆش و بەڵام بەردەوامیماندا هاتین هەتا بە شۆڕشەکە هەتا ئێرە کە دەیبین ئێستامە لە ڕێخستنەکانیش دەکەین هەر یەکەوە لە ئۆرگانەکیش دەکات خزمەت دەکا ئەوە ئەو خاڵەیە کە لەوێ دەستمان پێکرد هەتا ئێرەمان دەستۆزی کاک شاخەوان لەو سەردەما پەیوەندیگرتن قرس بوو وەک ئێستا نەبوو ڕەنگە ڕێخستنێکی نێنی لە گەڕەکەی بۆ گەڕەکەشکە زۆری پێویست بێتن تا هەواڵێکی پێ بدات تا نامەیەکی شاخی بگاتێ ئێوە ئەو کاتی ڕۆژی
ڕزگارکردنی هەولێر لە بینی خۆتان چۆن پەیوەندیەکانتان ڕێخست بووە چێ لەو بینە بوو زیاتر بۆی هەواڵەکان بگەێنێتن. زۆر سپاس پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم بە بۆنی ڕاپەڕین و هەروها شاری هەولێر بە تایبەتی وەروها سڵاو بۆ ڕوحی شەهیدەکانی ڕاپەڕین سوپاسی کورساتیش دەکەین کە ئەو دەرفەتەیاندا قسە لەسەر ڕاپەڕین بکەین بەشێک لەسەر ڕاپەڕین کە ئەوەی کە ئێمە بینیومانە. لە ڕاستیدا ئەو حاڵەتە مەسلەی پەیوەندیکردن ڕاپەڕین ینی شتێکی ئەفەوی نەبوو. ڕاپەڕین پلان بۆ داڕێژراو بوو ینی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یان بابرین سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەباشی کرد بوو لە ڕێگای بە تایبەتی ئیزگەکەیەوە کە دەوری کاریگەری هەبوو ئەو کاتی و هەروها ڕێخستنەکانی ناو شار بە تایبەتی شانە چەکدارەکانی بروسێک ئەو کاتی کە بەڕێزکاک مەڵەقادر سەپەرچی دەکرد و هەروها کەسی فعالی وەکو شەید دێدەوانیشی تێدا بوو گیانی شاد بێ و هەروها کۆمەڵک هەواڵی تر کە ئەرچی گاندنی نامەکانیان هەبووە چونکە ڕاپەڕین 4 مانگ 5 مانگ پێشتر پلانی بۆ داڕێژرا بوو لەبەرەوە بە ئاسانی تواندرا بوو بگەی هەموو ڕێخستنەکانی خۆت و هەر بگەی شانە چەکدارەکان و هەر بگەی ئەو خەڵکانەی کە چەکداری ڕژێم بوون و هەروها ڕووی چەکەکانیان خست گۆڕی لۆ بەرامبەر بەعسیەکان لەو حاڵەتە ئەو پەیوەندیە بەنامە واروها بەسەردانکردن ئەو پەیوەندیانە دەگیرە. باش کاک شاخەوان باز لەوە کرێت کە یەکەم ئەو گەڕەکانی کە لە سەرتاوە بڵێن ڕاپەڕین تیادەسی گەڕەکانی شۆڕش و مەلایەن و برایەتی سەرروو بوو. ئەم بۆچی لەو گەڕەکانەوە بوو بۆ ینی مەبەسەکەمەوەیە بۆ بیزاد ئەو گەڕەکانە ینی گرنگەکان چی بووە ئەوە بوو کە زووتر ئەوان دەستیان پێ کردووە. بۆی هەیە چونکە ڕاپەڕین بەتەنیا جەماوەر نەبوو یان بەتەنیا ڕێخستنەکان نیان کرد ڕاپەڕین سێ چار لایەن بێکەوە بە پلانێکی زۆر تۆک مەکرا یەک لەوانە ئەوە بوو کە ئەو گەڕەکانی شۆڕشانە نزیک بوون لە پیرزین و شاوی سوڵەوە کە هێزی پێشمەرگەی کوردستان داخل بوو بوون کە زۆر نزیک ببوونەوە چونکە ڕۆژی پێشتر هێزی پێشمەرگەی کوردستان بە ڕێزکا کۆسەت و ئەو هێزەی کە لەگەڵی بوو هاتوونە بەستۆڕە ینی دابەزین بۆ خوارێ و زۆر نزیک ببوونەوە لە داخلی ناو شاوەی سو پیرزین و ئەو ناوچانە ببوون ئەو مەتیقانە زیاتر نزیکتر بوون لەو گەڕەکانە و تەسەوڕ دەکەم تەسەوری کاتی خۆی ئەو کاریگەریە بوو بی زیاتر ئەو گەڕەکانەوە ڕاپەڕین دەستی پێکرد. کاک دکتۆر دەکرێت پێم بڵێ 34 ساڵ پێش ئێستا لەو کاتە لە شوێبی 34 ساڵ پێش ئێستا ئێمە ئەوەکانم باز نەکرد ئەو هێزەی مەکە لە تەمان ئەو هێزا هەموو ئەوانەی هەولێر بە سەرکردایەتی کاکۆسەت بوو کە خەبەری ئەوەیاندا کە ڕاپەڕین لە ڕانیە دەستی پێکردو ئێمە پێشمەرگە پارتیزانەکانمان لێوێ بوون لە ناو ڕاپەڕینەکە یەکسەر هێزەکان ئامادەکران بە پەلا بەڕێکەوتی بەڵام بەداخەوە لە ڕێگا لە سونێ مەقەرفەوزێکی عسکەری لێبوو تەسمیل نەدەبوو شەومان بەسەرداهات ئەو شەوە لەو ناو کەلاوە هەندە کەلاوی دیموکراتە بوو بیناوە و خانومان و بارانیش بشەوەکە هەموو لە هێزەکە لەوێ ماوە چەند پێشمەرگەیەکیان نرد بۆ ناو مەقەرفەوزەکە گوتیان پێیان بڵێن تەسمیل بنەگە تەسمیل نەبن بە شەڕ دەیگری ئەوە ئەو سەین و بینە ماوەیەکی زۆری پێچوە تا بەیانی داهات بەیانیەکە داهات ئەوان تەسمیل بوون و ئەو چەکانەی هەیەیان بوو چەکەکان ئەو پێشمەرگانی بێچەک بوون هەموو چەکەکان دابەش کرا و بەڕێکەوتین بەرەو ڕانیە بۆ 6 مانگ ئێمە گەشتینە ڕانیە لە ڕێگا بە پێیان بەڵام تووشی سیارەش دەبووین ئەو سیارانە بەشێک لە خەڵکەکە ڕای دەکرد بەڕاستی زۆر کەس باسکودیان گوت حکومت بە چیمیایی لێی دەدات بەڵام کە چاویان بەو هێزی پێشمەرگە کەوت عائیلەکانی خۆیان دادەنا و سایقەکان تەجروبەی ئەوە بوو پێشمەرگەکانی هەڵدەگرت ئێمە هەڵدەگرت هەتا ڕانیە عنی هیچ ئاوەدانی تر نەبووە لە سەر سنوورە تا دەگەشتە ڕانیە ئەو قەڵات زێ و سەنگەسەر ئەو منتیقا هەمووی تەخت کرا بەس عسکەری بوو ئێمە هەتا ناو ڕانیە لە ڕانیەوە لەوێ بووین و دوای ماوەیەک ئەوە بەڕێکەوتین بەرەو کۆیە حەز دەکەم باسی ئەوەی کۆیە بکەم ئێمە کە بەرەو کۆیە بەڕێکەوتین لە ئیزۆپ هێزەکەی ئەوەی کاکۆسرت کە قیادەی دەکرد هەولێر بۆ دوو بەش بەشێکی بەرەو شەقلاوە چووکە کاکۆسەت خۆی لەگەڵ هێزەکەدا بوو بەشێکی بەرەو کۆیە بۆ ئەوی بە دوو خەت داخلی هەولێر بین ئەوەی کۆیە مامۆستا چەتۆ بەرپرسی بوو هێزێک بووین تێکەڵ بووین لە پێشبەرگەکانی هەولێر بەڵها
بەڵێ لە کامیان بووی ئەمە لەوەی کۆیە بووی بەڵێ ئەجەمە بەستم لەوەیە یعنی هەر ئەوە نییە ها تەقەکرا ها فلان تەقەی کردوا بوو وا بوو شەوێکی زۆر سەختمان بەڕێ کرد مەغریب بوو بەڕێکەتین لە لای ئیزۆپەوە داخلی کۆیە بین بەهەی بە سوڵتاندا باران دەباری تاریکە شەوێک بوو کەس پێشە خۆی نەدەدیت دلیلمان لەگەر بوو دلیلەکان ئەو پێشمارگانەی کۆیە بچ و خەڵکی منتیقەکە بوون شارەزابوون ئەوە گەیشتە نەتیزە کەسیان وتیان ئەمە ناتوانین پێشڕەوی ئەو هێزە بکەین لەبەر ئەوەندە تاریکە تووشی ئەوە دەبین آخر بڕیار ئەوە درا ئێمە گەڕینەوە گوندەکانی قەمتەران و گرجان و کانیماران هەر بەم شەوە سەعات دوی شەو هەموو لەشمان ئاوە ئەو لەشمان دەچۆڕێتەوە چونە ئەو ماڵانەش فەقیرانە هەمووی وەسعێکی خراپ بوو ئەو کاتە لە عێراقدا نەوتیان نەبوو یا باری ئابووریان خراپ بوو بەڵام هەموو دەرگایان خستە سەرپشت هەر بەجری تەڕەوە چوونە ناو جێگا هەتا بەیانیەکەیدا بەیانیەکەی گوتی لە ناو گوندەکە دوکانێک هەیە سۆپەی داری هەیە بڕۆن لەوێ خۆ شکەنەوە چون خۆمان وش کردووە نانەخوا دووبارە بەڕێکەوتینەوە ئەم جارە نەوەستای هەتا هاتیینە ناو کۆی و بەشداری ڕاپەڕینی کۆیەمان کرد ئەو هێزە کەرکوچتیا بوو ئێوە لە کۆی ڕابەرەوە هەولێراتن بەڵێ ینی 11 مانگ لە کۆیەوە بەرەو هەولێرات حەز دەکەم باسی ئەوەشت بۆ بکەم لە ئێمە دەی مانگ بەڕێکەوتین لە کۆیە بۆ هەولێر بین لە ڕێگا ئەو هێزانە بووین وە خەڵکیشمان لەگەر بوو جەماوەر لەو شوێنانەی کە تەقە دەکرا هەڵوەستە دەکرا و هەتا تەسمی دەبوو و ڕەبایە لە سەجادەکان هەبوو یان لە گردەکان هەبوو هەتا گەیشتینە گۆمەسپان چوارگانی گۆمەسپان مەغریب داهات ئەمە ڕۆژی دەیمان ئەمە دەیمان کە مەغریب داهات بەس پێشمەرگەکان ماینەوە بەڕاستی جەماوەرەکە هەمووی گەڕاوە چکو هیچ التیزام و شتێکیان نەبوو ینی ئامادەش نەبوو لەو چۆنەوانی دکتۆر لەگەڵ میوانەکانی ترە ئەم گفتوگۆیانەمان کرد کە باسییان کرد جا ئەمێ پێشتر جەناب بە باسی شتێکت کرد ئەمێ بوو گەڕێنەوە بۆ تۆزێک پێشتر وتت کە تەنها یەکێتی بوو کە لەسەر ئەو پلانە بوو کە توانە ڕاپەڕین دەست پێ بکەوە بەرەی کوردستانی لەگەڵیان نەبوو ینی باش ئەو لایەنانە چێ بوون بە دیاریکراوی کە لە ناو بەری کوردستانیە دژی ئەوە بوون کە ڕاپەڕین دەست پێ بکرێ ئەو لایەنانە دژ نەبوون بەس ینی ئیزدیواجیانە بیریان دەکردەوە داوت ئەوە کارەسات دەقەومێ سەرکەوتو نابیتن زۆر ناومێد و ڕژبینانە دایان ڕوانیا بەرنامەی ڕاپەڕین بەڵام کەزانیان هەنگاوەکان بەرەو پێش دەڕوو ئەوجە خۆیان بە سارەوە لە ئێرانەوە هاتن داخلی هەولێر بوو بە حازری هاتنە سەر خوانەکە ئەگەنا من بۆ مێژوو دەیڵێم لە ڕۆژنامەش باسم کردووە بەقەدەر قەبارەی خۆیان عزبی شوعی عزبی سۆشالیست بەشداریان کردووە بەقەدەر قەبارەی خۆیان بە مەفرەزەی بچووک بچووک ینی بەڵام هێزە گەورەکە هێزی یەکێتی بوو بەرنمەکە یەکێتی بوو و ئەو بەرنمەیەش یعنی وەکو دکتۆر بەڵێ باسی کرد ئەمە شتێکی خۆڕسک نەبوو بەرنامە بۆ داڕژرا بوو چەند مانجێک بوو یەکێتی بەرنامەی دادەنە لەسەر سنوور لە پەیوەندیدا بوو لەگەڵ ڕێخستنەکانی ناوشار و چار پایەشی هەبوو ئەم ڕاپەڕینە ینی ڕێخستنەکانی ناوشار لەگەڵ ئەو پێشمەرگانەی لە دوای ئەنفال بە ناچاری تەسمیل بوونەوە ئەوانە هەموو لە هێزی بروسکدا کۆ بوونەوە ئێزگەی دەنجی گەلی کوردستان ئەمە ئەوەی بوو پارتیزانەکان کە ئەوانە لە سێزدەی دوو لەسەر سنوورەوە داخلی شار و شارۆچکەکان بوون و پێشمەرگەی سەر سنوورەکان کە ڕۆژی ڕاپەڕین بەڕێکەوتین بە سەرکردایەتی کاکۆسەر کاکشاخەوان ڕێخستنەکانی ناوشار ئیتر کە پێشمەرگە داخڵ بوو بووم بە چەکدار ئێوە لە ڕێخستنەوە لە کاری ڕێکخراویەوە بووم بە پێشمەرگە ئەم ڕۆژە ئێوە چۆن بوو هەستان چۆن بوو کە ئیتر لەگە برا پێشمەرگەکان یەکترتان بینیەوە ڕەنگە کەس و کارتان ساڵانێک بلێک دابڕا بوو بەڕاستی ینی باسی ئەو هەستە خۆشەی ئەو کاتی زۆر زەحمەتە ئێستا بتوانین لە بەرنامەیەکی وا باس بکەین چونکە بەڕاستی ینی وەکو خەون بوو کە ڕژێمەکی بە 30 ساڵ ڕەگوڕیشەی لە هەولێر داکوتا بوو گەورەترین معسکەری لە هەولێر بوو گەورەترین پایەی جەیشی شعبی لە هەولێر بوو گەورەترین منەظەمەی بەعس لە هەولێر بوو گەورەترین داری ئەمنی لە هەولێر بوو ئەو جاتواندرا کە ئەوە ڕاماڵدرێت هەنی دەورەشی زۆر کاریگەری بوو هەرچەندە شانە چەکدارەکانی بروس خۆیان ینی چەکدار بوون وەکو هێزی پێشمەرگی کوردستان هەموو ئەو پێشمەرگانەی ئاعتیمادی زۆر کرا بەسەر ئەو پێشمەرگانەی کە لە 1970 بە ناچاری هاتبوونەوە وەکو پێشمەرگەکانی شاخ چەچیان هەڵگرت و دەوری کاریگەریان هەبوو یعنی لە ڕاپەڕین
ڕێخستنەکانیش تێکەڵ بە هێزی پێشمەرگەی کوردستان بوو تەبیعی هیچ فەرقی نەبوو کاتی پێکەوە دەچوونە سەرداری ئەمن پێکەوە دەچوونە سەر مەعسکەر دەوری کاریگەریان هەبوو و ڕۆژی پێشتریش ئەو بروسکەی بەڕێزکا کۆسەت کە دەڵێ لە باوکی ڕێناسەوە بۆ شانە چەکدارەکان یعنی بەڕاستی زۆر کاریگەر بوو و هەموو خەڵک کە تێگەیشت کە سبەی ئامادە کرد بوو بڵێ ئەمن پێم گوتی ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاپەڕین پشتی شێری بەردەکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەن لێ هەیە تۆزێک مبالغەبی بڵێم 100 بەڵام 190 یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە پلانی هەبوو پێشتر بەڕێز خوالی خۆش و مامجەلال پێشببینی ئەوە کردبوو کە حکوومەتی عێراقی خۆی تووشی داوە کردێ پێشببینی کردبوو و هەروها کاک نوشیروان لە ڕێگای نامەکانیەوە خوالی خۆش بکار نوشوان لە ڕێگای نامەکانیەوە بۆ خەڵک کەسایەتی بۆ ئەوانەی کە چەکداری حکوومەت بوون و هەروە ئەوجا لە پارێزگای هەولێر بە تایبەتی کاکۆسەر کە دەوری کاریگەری هەبوو بەڵێ ئەو ڕۆژێکی خۆش بوو و قەتیش بە ئاسانی وێنە ناکرێت بڵێم ئەوەندە چونکە پێویستی بە فلیمە پێویستی بە دیکۆمنتاریە پێویستی بە مناقەشە و قسە زۆر لەسەر ڕاپەڕین بەداخەوە وەکو پێویست ئیش لەسەر ڕاپەڕین نەکرایە هەتا ئێستا فلیمێک لەسەر ڕاپەڕین نییە وەکو پێویست ینی ئیش لەسەر کرابی وەکو پێویست مەسەلاً دیکۆمنتاری ینی شەهیدەکانی ڕاپەڕین چییە بوون چەند بوون ئەو پێشمەرگانی کە بەشدار بوون چەند بوون چێ بوون کە هاتنە خوارەوە یعنی بەڕاست ئەوانە پێویستە بەڵام کاک شاخەوان زۆربەی شەهیدەکان زۆربەی ئەو پێشمەرگە قارمانانە لە ئینسکلۆپیدای شەهیدانی یەکێتی ئەوزانم ئاماژەی پێکراوە و بڵاو کراوەتەوە کاوش جێی دەستخۆشیە لە کوردیشا هینەکەی پندێکەیە کاڵێ حازر خۆر قەت نابڕێانی ئەوەش لەو شۆڕشانەشەوە حازر خۆرانە هەر نابڕێانی ئامادەن یەکسەر یەنە سەر حازرێکە بە سەلوەخان دوایینە لە مافتان خواردوم و هەسکردی سەلوەخان ئەجا خۆی ژنان تۆزە پێیان ناخۆشە بڵێ تەمەنەکەەوە ها تەمەنە ئاشکراکەی تۆمانە بەڵام منە مێ بزانم لەو سەردەمەیە تەمەندان چەند بوو نەئەترسان لەوەی کە ئەم شۆڕشە سەر نەگرێ کە ئاوا بەشداری لە ڕاپەڕی ناکەن بەرامبەر ئەم هێزە گەورەیە ئەوەستنەوە ئەگەر سەر نەگرێ چیتان لێ چارە نووسان هەڵێ بۆ خۆشیێت و تهدید ناکەی پرسیار تەمەنەکەی بەڵام ناچا دەبینەمە ئاشکرای بکەین یعنی لێمان سوڕایتەوە وەڵام من ئەو کاتە 2 مانگ بوزەوازم کردبوو ینی کۆنین بەڵام نەوەڵام بەخوا حاکممارەی نەکردی بەس یعنی هەستێکی خۆش بوو ینی ئەو کاتە نەمان دەزانیە با بە سەراحەت قسەی بکەینی پێشمەرگایەتیوانە چکەت و من لە شوێنێک پەروەردە بووم و هاتمە شوێنێک دەمبیر ینی براکانم ڕێخستنی هێنی بوون و ئابوونیان دەبێت بەڵام بەمەیان نەدەگوت بابەتەکان چییە بەس ئەو کاتە کە ئەو شتە دروست بوو زانی ڕوئیای خۆم لە بۆ ژنبوونی خۆم زۆر بە گەورەتر پیشاندە ینی سوورەتی زۆر جوانم دروست کرد کە ینی ئەو ژنانم بینی ئەو ڕۆڵم بینی پێشمەرگەم بینی بەو شێوەیە هاتنە ناو شار و ئەمن تاکید دەکەمەوە ئەو کاتەش ڕۆڵی ڕاگەیاندە زۆر گرنگ بۆ رادیۆکان کە کرابەوە حماسەتی دەبەخشی ینی تێژی هەبوو جێمالە دەنگی رادیۆکان دەبوو هەریەکۆ لە ماڵی خۆی رادیۆکی بچوکی دانابوو جێراگرت و بزانی ئاماژەکان چیە بەڵام زۆر بەوە جێویست دەبووم کە باسی لە سەرۆک مامجەلال دەکرا جەلال تاڵەبانی و جەلال تاڵەبانی و هێزەکەی وا ئەوە هاتنە پێش ئەو نزیک بوونەوە لە بینی خوان کە قسەیان دەکرد پیاوەکان یعنی هەمیشە خولیایەک دروست بوو کە ڕۆژێک دابێتن ببن بەو ژنە خزمەت بکەم ببن بەو ژنە کە ئێستا لێرە لەگەڵ جەنابتان باس بکەین ینی بوێری لەوەدانە بۆ مەسەن ئیلا دەبی چەکەم لە شانی بەڵام بوێری لەوەدا بووە بەردەوام بووین هاتینە وەکو تەتەر هیچ نامۆشتە ئاڵگۆڕ کردو بیبی لە شوێنە وڵی ئەمان دڵشادی برام لەگەڵ مامۆستا زیاد وانە لە مەخمور لەگەڵ شەید فاخا لە ڕێخستنەکە بوون ئەوجا هەندێک ئەو کاتێمە لە مەکتەب بووم لە متەوەسە دەمخی لە مەخموری ڕۆژێک نەمزانی ینی مەبەست چیە گوتی ئەو ڕۆکە هەندێک پارە دەدەنێ ژنێک لە بۆ دەینی بینەوە مارێ ئەمنیش گوتم پارێک دل هەموو ڕوبعیوانە بوو گوتم ئەگەر بژمێرم گوتێت و حەقت بە ژمار نوشتی نەبیتن هەر وەریگرەوتەوە بەس کە پارەکەم وەرگرت ینی هەستم دەکرد پارە بە تەنێنی ینی قاقەزەکەیە بەس نەوێران بشیکەمەوە ینی کە گەیشتمەوە مارێکە و تەسمیلم کرد گوتی خۆ کەس نەیدیتی گوتم وڵی تەسەوڕ ناکەم کەس دیتی بم بەس ینی هەستم دەکرد حەزم لێ زۆر بیکەمە توخوابی کە بزانم دیتێدایە بەڵام سبەینێک کە چوومە مەکتەبێ نەمزانی ینی ئەوەی دایە من یان کەسەشکە هەبوو ئەمەی بینی شارەزار بەخوام مدیری مەکتەبەکە تورکمان بوو ناوی ستن هاوەند بوو بانجی کردم
وتی دوێنێ سعات ئەوەندە لە چێن دەرێ بچت کرا مشتم وڵا دەچمەوە مارێکە ئیدی ئەو بن پرچێک گرتم و ڕای کێشا گوتی بڕۆ تو فەصلی هەفتێک ینی وەرەقەیان بڵاو کردەوە زانی بیان ئەوە نازانەجەنە ئەو کەسی دایە من نەکەسش کە مراقبە بوو طبعا زانی بیان کە برایمە لە ڕێخستنەکانە حتممە لەسەر ئەو بابەتە هەفتێک ئەو قاغزەیان لە پۆلەکان بڵاو کردەوە لەسەر سلوک دەرکرام ینی ناوەڕۆکان باز نەکردا چشم بە ڕەحمەت بێهاتە مەکتەبەکە و گوتی بە عەمەلەمە نایەن ئەنگۆ بە عەمەلمە نایەن ئیدی ینی لەو کاتەوە ئەما لە مەخموریش بازماندا سیارەیان بردین و دوکانیان تاڵان کردین و کۆمەڵە کشت هەبوو لەو شتانە ینی ئەو کاتە بەبیرما بەڵام ئیدی خۆشحاڵین ئەو ڕۆمان دروست کرد ئەو ڕۆژانە سەخت بوون لەوانەیە جێڕانەوەی ئاسامی بەڵام زۆر سەخت و بەڵام ڕەنگە کۆمەڵێک یادەوەری و بیرەوەری خۆشی لەگەڵدابی بە تایبەت لە ڕۆژی ئازادکردنی هەولێر چی یادەوەری و بیرەوەریەکتەیە یان ئەو کاتانی کە پلانتاندانە لە هەولێر بێت وڵای ئەمە لە ڕێگا ساختیمان زۆر دیت و ئەمە لەسەر سنوورەوە بە پێ هاتین هەتا کە گەیشتینە کوێ لەوێ ئیڤایەکی خراپ پەیدا بوو بۆ ئەو هێزەیمە تقریبا بیسی پێشمەرگە بووین بۆ ئیڤایە هات ئەوە داهاتین دەست لە هەندێک شوێن لەو شوێنانی تر بە پێیان ینی شتی خۆش ڕوویدا و شتی ناخۆش ڕوویدا ئەمە ئەو شەوەی کە دەیمان گویستمان شەوەکە بگەینە هەولێر بەڵام لە ئەوەی گۆمەسپان سوارڕیانەکەی گۆمەسپان بە قەرفەوجێکی لێبوو هێزێک ڕۆژی پێشتر هات بوو ئەوە بکە ینی نێری کۆیە بگیرێتە هێزێکی عسکەری ئەو هێزە نەگەیشت بەوێ لە ناو قەرفەوجە ما بۆ بەشێکی لە گۆمەسپان بەڵێ لە گۆمەسپان سوارڕیانەکەی گۆمەسپان ئەو ئێستا هەر شوێنی ئەوەیە لەوێ کە تاریک داهات خەڵکێکی زۆرمان لەگەر بجەماوە هەمووی گەڕاوە تەنیا پێشمەرگەکانمانەوە لەوێ ئەو برادرانی کە فەرماندە بوون بڕیاریاندا کە ئێمە وەکو پێشان ئەم قەرفەوجە بگرین هێزەکانیان دابش کرد ئێمە هەولێریەکان 20 پێشمەرگەیەک دەبووین بۆ دەستەڕاستی گۆمەسپان کەرکوچەکانیش ئەوانش 20 پێشمەرگە دەبن بۆ دەستە چەپ بەشێکی لە هێزەکە لەسەر جادە ڕئیسیەکە بەڵام لە ئەو کاتانەکە و بەرنامانە دادەنێ سعات سفر هەیە سعات سفر لای چێ بوو ئەو تەقە دەکە سعات سفر لای ئێمە نەبوو ئێمە چوین سوڕاینەوە لە قەرفەوجەکە تەبعا شەوی پێشتر و ڕۆژتر باران باری بوو بەناو ئەو دەشتەدا ڕۆژتن هەموو لەشمان قوڕ بوو هەر بەخۆی دەربەندی گۆمەسپانی ماشەڵای لەوێ بارانیز باش دەدەبێت ئەو مەتیقە بارانی لێدەباری بەو دەشتەدا ڕۆیشتین هەموو کە چوینە بن قەرفەوجەکە چاوەڕێ سعات سفرمان دەکرد لای برادرانی سەرجادی ڕئیسی بوو کە لە کۆی ڕادەی لەوێن دەر ئەمە ئەو 20 پێشمەرگەیە بە هەمووی سێ گول لە ئاربیجیمان پێ بوو هەر چاوەڕێمان دەکرد لە ناو خۆمان بووە مشت و مڕ یەک دوو برادەرمان وەکو فەرماندە لەگەڵدا بوو ئەوان لە بینی خۆیان هەندێکیان دایانگوت با تەقە بکەین لەم قەرفەوجەکە هەندیش دایانگوت کاکە سعات سفر لا ئێمە نییە تەقە بکەین ئەگەر ئەوە مدەڕەع و دەبابەی تێدا بوون سێڵۆشانەوەی پلان و شتەکە بڵێ بڵێ مدەڕەعەکە ناوە ئەم بلاجکتۆرەی لێ دەدا دەیکردە ڕۆژی ڕووناک ئێمە ناچار لە سەزەگیان لەسەر ئەوە درێژ بین نەمان بینی زۆر نزیک بووندەی هەر چاوەڕێمان کە تا نزیک سعات 12:01 شەو ئەو برادرانی ئەو لا تەقەیان هەر نەکرد ناچار بڕیارماندا بە ئەوەی هەمومان بەڕێی خۆماندا بگەڕێنەوە لای ئەوە بزانین سەبەب چی ئاخا ئەمە 3 ساعت 4 ساعتە لە بن ئەو قەرفەوجە چاوەڕێ دەکەین وڵا کە گەڕاینەوە دیسان بەناو ئەو قوڕەداگەیشتنەوە گوتیان وڵا دوای ڕۆیشتنی ئێوە سێچا جوندی سەرباز هاتون کورد بوون تەسمیل بوون گوتی ئەگەر تەقەمان لێ نەکەن هەموو دیێن تەسمیل دەبن لەبەر ئەوە ئێمە تەقەمان نەکرد ینی ئەمە ڕووداوێکی خۆش بوو ناخۆشش بوو زۆر ناخۆشیماندی سەخت ینی 3 سعات ئەوە لە چاوەڕوانی و ئەوە لە ناو خۆمان بووە مشت و مەڕ ینی لە بینی یەک دوو فەرمان یەک دەیگوت تەقە دەکەن ئەوتر دەیگو کاکە مەسئولیات لەسەر شانی ئێمە نییە با تەقە دەکەین ینی بەو شێوەیە گەڕاینەوە سعات 2 شەو دووبارە ئێمەیان گەڕاندەوە کۆیە بۆ بەیانیەکەی بەڕێکەوتین بۆ هەولێر دکتۆر دایمە باسیەوە کە مەڵێم کە ئەم چیرۆک و جێڕانەوانە کۆتاییان نایە بەڵام وەکو دوا قسەد وەکو دوا پەیامەت چیە لەم ڕۆژەیە وەڵام من دوا پەیامم ئەوەیە دەرێم خۆزگە ئێستا ئێمە باسی مێژووی ڕاپەڕیمان نەکرد بە باسی ڕاپەڕینمان بکرد بە ئامانجەکانی ڕاپەڕین چەند بەدی هاتووە چەند بەدی نەهاتووە ئێمە ڕاپەڕینمان بۆچی کرد بەداخەوە مەسەلەن ئێستا دوای 34 ساڵ خەڵکی خۆمان ئەو جەماوەرەی کە ڕاپەڕی لە حاڵەتێکی ڕاڕا دەژی لە حاڵەتێکی ناخۆش دەژی حزبەکەی منیش کە قیادەی ڕاپەڕینی کرد بەرنامەی ڕاپەڕینی کرد دەبێت ئێستاش خەمخۆری خەڵک بێ ئەو مێژوە نەداتە دەست کەس نیگەرانی خەڵک بخوێنێتەوە
بتوانێتن وەڵامی خەڵک بداتەوە چۆن پێشتر خەباتی کردووە قوربانی داوە خاوەن هزار شەهید وە ئێستاش لە مەیدانەکەدا خەمی خەڵک بخواتن خۆی دوورە پەرێز نەگرێتن کە ئێمە خوێنمان بۆ ڕشتۆ خەباتمان بۆ کردووە بۆ ئەوەی بە ئازادی بژین خەڵک نانی هەبی ژیانی هەبیێتن نابێ خەڵک پەراوێز خەین و بیرکردنەوەمان نەوعێکتر بی. زۆر سپاس بۆ سەرخان دواپەیامی تۆ و دەمێ ئەوەشی لێ پرسم ئەو ڕۆژە چاوەڕوان بووی کەسێکی ئازیزێک هەموو کەسێک بەشی خۆی پێشمەرگە دۆستی هەبووە لە شاخ کەسێک بێتەوە بە دیداری شاد ببنەوە هەموو کەسی من بوون ئەوەی لە شاخ بوو کەسی خۆمان بوو چونکە مەرزنی ئەوەی لە ماڵت بیتن و ئەوە کەس ئازیزەکەت بی ئەوەی لە دەرە دیفاع لێ دەکە و پشتیوان لێ دەکاتن و بە وەفای لە بەر ئەوە کەسەکانی منە وەڵام من سەرەتا دەمەوێ ینی سەرەتای دواپەیامم دەستخۆشی لە ڕاگەاندن کارەکان هەمویان بکەم چونکە تا ئەو لەحزەیە ئەو ڕۆژەوە بەخۆی مایتەوە بە زیندوی ئێوەن پەیوەندەکان دروست دەکەن چاپێکەوتنەکان دروست دەکەن دیلەک تێدەگەیێنن کەچی ڕووی داوە لەو ڕۆژە جیلک ئاشنا دەکەن بە دکتۆر و بە کاکشاخەوان و بە من و بە هەموو لایەکان جیلک ئاشنا دەکەن کە لە هەولێر چ گوزەرایە لە هەموو شار و شارستکان چ گوزەرایە وە چێ بووە بەخشی دەنگە زوڵاڵەکە یەکێتی گەیاندیە ڕادیۆی دەنجگەلی کوردستان بووە و هەموو ئەو ستافانە بووە کە ماندوو بوونا من بەش بە حاڵی خۆم دوا پەیامم ئەوەیە داواکارم لە قیادەی کوردی و بە تایبەت قیادەی یەکێتی پشتیوانی زیاتری ژنان بکاتن ئەو ژنانێک کە لە ڕابردوو بەشدار بوون ئەوەی ئێستاش لە ڕۆڵ دەجێریتن چونکە پیا و ژن هاوسەنگن لە کاردا لە ئەرێکدا لەوانەیە کە دەیانەوێتن و پێی بگەن و لەو ئاستەدان پەیامەچیان پێەیە یاخود خولیای ئیشکردنیان هەیە لە ڕێخستنەکان بی لە دام و دەستگا حزبی حکومیەکان بیتن گرینگە ژن وجودی هەبێتن گرینگە ژن ڕۆڵی هەبێتن پشتیوانیشی لێ بکرێتن وەکو هەر دکتۆریش باسی کرد ئەمە چاوەڕوانی زیاترین چونکە ئەمەنین کە ئەو پەیامەمان پێەیە ئەوەی لە دەرەوەی ئەوەی لە شەقامە ئەوەی تموحی هەیە کوردستانەکەی بەرەو باشتر واتە نەک ئێستا ئەمە لە محنەتێکدا دەژین خەمخۆری بژێوی ژیانمانین خەمخۆری نانەچین خەمخۆری موچەینە خەمخۆری کۆمەڵە کشتین کەتی قورسایەکە هەموو کەتیتە سەر شانی تاچی کورد سەرشانی ژنێکە لە ماڵەوەیە ناتوانانی دەنجی خۆی بگەینێتن لە سوار دیوارە لە دیەک دەژیتن ناتوانانی ڕاگەاندەکان بە شێوێکی ئەوتۆ بەکاربیێتن بۆیە داواکارم نیشەڵا کۆتا محەتە نابیتن بەڵام باشتر دەکەین هەوڵی زیاتر دەدەین و هەمومان پێکەوە بتوانین بێهیوا و بێئەمەل نەبین بێهیوا بێئەمەل نابین چونکە ئەمە باب ئەوە بزانانی ینی ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان سەروی 20,000 شەهیدی دابیتن نابی بێ هیوابین دەبی هەمیشە هیوا بەخش بین گەشت بین بەڵام ئەوە لە ئاستەکدایە کە سەروەریەکان بپارێزین و بیکەینە خاڵبندیەک یەک لە دوای دوو لە دوای سێ ئەوانە چ بکرێ و چ بکرێ باشترە لەوەی کوردستانە کە هەمیشە ئاوەدان بیتن و بەمانەوەی یەکێتی نیشتمانی کوردستان لە بەرزایەکان انشاءالله کاک شاخەوانۆک و هەم دوا پرسیار و دوایی پەیامی خۆت بگەێنی وەکو ڕێخستنەکانی ناوشار یەکەم دەستە کە ڕوبەڕوویان بوونەوە کە هاتنەوە ناوشار و پێشمەرگانە چێ بوون بیرە ماوە بەڵێ وڵی ئەمێن بە حقت وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بڵم کەسم ینی پێشمەرگە لەگەڵیان ئەوانە بەڵام ئێمە خۆمان لەگەڵ ڕێخستنەکان لە سەیداوە بووینەوە کاتی ماڵ نزیک فەرقە فاروق بوون و یەکیشش لەوێ لەگەر ئێمە بریندار بوو ناوی کاک موحسین بوو طبیعی بەڵام پاشان بەڵێ کۆمەڵێک لەو پێشمەرگانەمان بینیەوە کە هاوڕێ هاتنەوە ناو شار بڵێ هەمویان هاتنەوە ناو شار و هەموویان ئیتر نەکرد بەڕاستی ینی ڕاپەڕین زۆر دەور و کاریگەری زۆری بچ چونکە بۆ یەکەمین جار ڕاپەڕین توانی هەموو خاچ پیرۆزی کوردستان باشوور بخاتەوە ژێر دەسەڵاتی کوردی ئەو ڕۆڵەش بە تەبیعی سەرکردایەتی یەکێتی و هێزی پێشمەرگەی کوردستانی یەکێتی و ڕێخستەکان یەکێتی و بە تایبەتی بە کەرکووچ قودسی کوردستانیشەوە دەوری تێدا هەبوو بەڵێ بەوەی هێزی پێشمەرگەی کوردستان پاشان هەل بێرە نەوەستانەوە ئەو بچوونە کەرکووچیش و گەورەترین قیادی یەکێتی کە شەید عەبدوڕەزاق بوو لە کەرکووک شەید لەبەر ئەوە حاڵە بۆی کە خوێنی شەیدەکانی مەشات حاڵە بۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان توانیتی کە هەموو خاچی کوردستان لەو ڕۆژە یان بە چەند ڕۆژێک ئازاد بکە دوا پەیامیش من ئەوەیە ئەمێن هیوادارم ئەو گەنجی ئێستا یان نەوەی تازە
ینی بزانن ینی ئەو بەرهەمەی کە ڕاپەڕین هینایتێ بەرهەم کە زۆر دەستکەوتی گەورەی هەبووە بۆ یەکەمی جار پەرلەمانی کوردستان حکوومەتی کوردستان دام و دەستگای کوردستان خۆ بە ڕێبەری کوردستان یعنی ئەوە بە ئاسانی نەهات دەکایەوە ئازادی ڕادەربڕین لەبەرەوە پێویستە من بەڕای من پێویستە زیاتر قسە لەسەر ڕاپەڕین بکرێت زیاتر گەنجی ئێستای پێ ئاشنا بکرێت و هەروها من شەروەکو ئەو دوو هەواڵی تەنیشتم تاکید دەکەمەوە سەرکردایەتی ڕێچێتی نیشتیمانی کوردستان زیاتر بە تەنگ پێشمەرگە دێرینەکان و ڕێخستنە دێرینەکان و هەروها وەکو ژنان و تێکۆشەران و هەروها گەنجانی شۆ بچی بۆ ئەوەی جارێکی تر یەکێتی توانای هەیە و قووەتی هەیە و هێشتان ئەو گڕ و تەوژمەی تێدا هەیە جارێک کە بتانی ئەو ڕۆڵە ببینیتەوە و ئەو قیادێش بکاتەوە انشاءله زۆر سپاس بۆ میوانەکانمانکەن لەم بەشەیە لەگەڵمانە بن دکتۆر عەبدولواحید خاتوو سەرمای کاک شاخەوان زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش ئەرکتان کێشاوەکان بەرنامەیە پێشکەش دەکەن ڕێزمان هەیە دەستان خۆش زۆر سپاس بۆ ئێوە